Hi guys, it has been a so long time since we saw each other. Isn't it? It's been a long time since we saw each other last time. So, هاوڕێیان بابەتەکەمان چییە؟ ڕۆمانی برایانی کارامازۆڤ نووسەری گەورەی ڕووس لە سەدەی 19 فیۆدۆر دۆستۆیێڤسکی. باسێکی لە سەرەتا باسێکی بە کورتی باسێکی ژیانی دۆستۆیێڤسکیەکەین، دوایی باسی سەردەمی نووسینی ڕۆمانەکە ئەکەین، دواتری تریەینە سەر تەکنیکی ڕۆمانەکە، دواتر چیرۆکی ڕۆمانەکە. ئەمە بێتە وەکو بڵێ ئەم ڤیدۆیە بێتە ئیتر وەکو پێشەکیەکیژە بێت. من وا بڕیارماوە لە داهاتووە هەر جارە و باسی یەکێک لە ڕۆمانەکانی دۆستۆیێڤسکی بکەم. لە ڕاستیە ینی ئەتوانم بڵێم دوو ڕۆمانی سەرەتای نەبێت هەمویان بخوێنێتەوە، بەڵام بۆ ئەوەی قسە لەسەر ڕۆمانێ بکەم یا کتێبێ بکەم ئەبێت جارێکی تر بیخوێنمەوە، چونکە قسەکردن لەسەر شتێک جیاوازە لەوەی کە ئاوا خوێن بێتەوە. ئەوەیە یانی لە داهاتووە هەوڵەیەم باسی هیچ نەبێ ئیشە سەرەکیەکانی بکەم، بۆ نمونە تاوان و سزا یا ئەوەی گەمژە نازان بە چی وەرجێڕاوە، ساویلکە یا گەمژە ئەوەی ئیدیۆت، یا ئەوەی ڕۆژمێری ژێرزەمینێک، ئیتر هەموو ئەو ڕۆمانەکانی تری ئەوانەی کە زۆرتر ناودارن، و لە کۆتاییشە ئەو کاتەی تر ئەتوانین بە گشتی باسی دۆستۆیێڤسکی بکەین، جارێ یەک باسی ڕۆمانەکان یەکەین. ئێستا ئەمڕۆ ئەوەیە وەک سەرەتا دۆستۆیێڤسکی لە 1821 لەدایکە بێ، واتە ئیتر ئەم ساڵیادی لەدایک بوونیەتی. ئەوە بەڕێکەوتە هاوڕێیان باسی دۆستۆیێڤسکیەکەمەوە نییە بڵێ چکە 2021 ئیتر ئەو لە 1821 لەدایک بوو بۆیە باسیەکەم. 59 ساڵ ژیاوە، ینی زۆر نەژیاوە، لە 1881 مردووە. سەرەتا ینی کە تەمەنی دەوری 15 ساڵە، وابزان 15 ساڵە لەو ناوە، بەهی نەیڵێم هاوڕێیان گرنگ نییە، ئەنی زانیارەکان بە وردی ئەتوانن خۆتان دەری بێنن. من مەبەستم ئەوە نییە، بەڵام مەبەستم ئەوەیە کە ئێستا باسیەکەین بۆ ئەوەی هەر لە ئێستەیە تۆزە وێنەیەکمان هەبێ لە ژیانی. دایکی ئەمرێت، دواییش باوکی ئەکوژرێت. لەلایەن کێوە ئەکوژرێت؟ لەلایەن نۆکەرەکانیەوە. نۆکەر وەکو کۆیلە وایە، ینی نۆکەر ئەفرۆشرێت، ئەکڕێت، بەکرێ ئەیرێت، جیاوازە لە خزمەتکار. سیستمی نۆکەرایەتی هەبووە لە رووسیایە، هەڵبەتە لە کوردستانیشەوە بوو، ینی تۆ مڵکی دەرەبەجێک بوویت. لە 80 ڕووسەکان نۆکەر بوون، ینی کۆیلە بوون، ینی کۆیلایەتی ئەیتر. لە 1864 یا 65 ئیتر کۆیلایەتی نامێنێ لە رووسیایە، یعنی نۆکەری نامێنێ. نۆکەری مەبەستەوەیە کە پاڵە و جوتیار و ئەمانە لە رووسیایە مڵکی دەرەبەک بوون، هەر بەڕاستی مڵکی بوون، کڕین و فرۆشتنیان پێکراوە، ئەوانە تەنانەت
هینە وەکو چۆن لە سعودیە بۆ نمونە لە سعودیە کارەکەر لە ڕووی سێکسیشەوە تۆ مڵشی تۆیە ژنێک بە پێی یاسای ئیسلام هین نییە کارەکەر ئەگەر ژن بێت بۆیە لە وڵاتانی ئیسلامیە هەمیشە دەستدرێژیەکەنە سەر کارەکەر چونکە کارەکەر بە پێی یاسای ئیسلام هینە وەکو مولکلیەمینە وەکو هین وایە لە ماڵەکەتە بۆیە لە سعودیە ینی زۆرینەی کارەکەرەکان سکیان پڕەکرێت دەستدرێژیان ئەکرێتە سەر پارەیانەیە نێوان نێرنەوە لە کوردستانیش وایە لەم دوایانەیە کە کارەکەریێت و ئەمانە لەو ماڵەکانە دەستدرێژیان ئەکرێتە سەر هەڵبەتە هەمووی نایتر ئەوەیە ینی بە پێی یاسا مڵشی خۆتە لەو کاتەیە وا بووە لە رووسیا ئیتر ئەلێکسەندەری دووەم بۆستن هاوڕێ ئەلێکسەندەری دووەم قەدەغەیە کات ئەلێکسەندەری دووەم ئیتر ڕێک لەو سەردەمایە هەڵبەتە ئەلێکسەندەری دووەم ئیمپراتۆری تزاری رووسیانی ئەویش لە هەر مانکێ دوای دۆستۆیڤسکی ئەکوژرێت ئەمانە پەیوەندیان بە ڕۆمانەکەەوە هەیە بۆیە پەیوەندیان بە هەموو ئەدەبی دۆستۆیڤسکی ئەیکوژێ ئانارشیستەکانی کوژن یعنی نیهیلیستەکان لە ساڵی هێشتاویەکە کوژرێت لە 55 لە 1955 ئەبێتە تزار جێی باوکی ئەگرێتەوە کە باوکی نیکۆلای یەکەمە پێش باوکیشی هین بووە ئەو بەیتر تزارێکی زۆر گرنگە پێش باوکی ئەوەی سەردەمی ناپلیۆنی تر شەڕی ڕووسی سەرکردایەتی سوپای ڕووسی کردووە لە بەرامبەر ناپلیۆنە ئەوەی کە جەنگ و ئاشتی تۆڵستۆی لە سەردەمی مامی ئەمایە مامی ئەم کێیە ئەلێکسەندەری یەکەم کە ئەلێکسەندەری یەکەم ئەمرێت باوکی نیکۆلای یەکەم یێتە سەر دەسەڵات ئەبێتە تزار دوای ئەویش لە ساڵی 1955 ئەلێکسەندەری دووەمی تر ڕیفۆرمێکی زۆرەکات یعنی ڕۆمانەکانی دۆستۆیڤسکی سیستمی دادپەروەری خوێندن زۆر شتی ڕۆمانەکان ئەگەر تۆ نەزانیت سیاسەتی ئەلێکسەندەری دووەم چی بووە ڕیفۆرمەکانی چی بوون لێی تێناگەیت ئەوەیە کاڵێمە بێ سەردەمەکە بناسیت وڵاتەکە بناسیت نووسەرەکە بناسیت اینجا ینی لە ئەتوانم بڵێم لە 150 بەرهەمی ڕۆمان بێت یا هەرچیەک بێت فەلسەفە بێت هەر کتێبێک بێت لە 150 لە ڕێی سەردەمەکەیەوە توانی بیناسیت لە ڕێی ژیانی نووسەرەکەی و لە ڕێی سەردەمەکەیەوە ئەگەر سەردەمەکە نەناسی ژیانی نووسەرەکە نەناسی نەزانیت تەنیا لە ڕێی کتێبەکەەوە خۆی ئەو پەڕی تێشی بگەیت ئەو پەڕیتەی بگەیت لە 150 تێگەیت ئەمەی ترەقی بە زیرەکیوینەوە نییە ینی تۆ بیە بە گەورەترین پرۆفیسۆری زانکۆ نازانم کتێبێکی بەرێ ئەگەر نەزانێ نووسەرەکەی کێیە سەردەمەکەی کێیە چ وڵاتێکە لە 150 تێناگات ئەگەریش بواری خۆی بێت لەبەرەوە زۆر گرنگە دۆستۆیڤسکی ئەمەوە سەرژیانی ئەوەیە دۆستۆیڤسکی ئیتر ئەوەیە باوکی هینە ئیتر وەک بڵێ هینە ئەویش کێشەی گەورەی رووسیا یەکێک لە کێشە نەتەوەیەکانی رووسیا هەر بەڕاستی کێشەیەکی نیشتیمانی گەورەیە ئەویش ئیدمانە ئاڵوودەبوونە بە ئەلکۆحۆل ئیتر بە مادە ئەوەی هینەکان یای مەشروب ڤۆدکا و نازا ئەم شتانە ئەمە هاوڕێیان ئەمە هەتا لە رووسیا نەژیابی یا دەربارەی رووسیا نەزانیت ئەوە تێناگەیت مەسەلەی ئەلکۆحۆل لە رووسیایە کاریگەری بەسەر سیاسەتی رووسیاشەوە هەیە یعنی یەکێک لەو کاریگەریانەی کە بۆریس یێلسن بۆ نمونە بۆریس یێلسن یەکێک لە کێشەکانی ئەوە بووە کە مدمنی هین بوو ئاڵوودەی ئەلکۆحۆل بوو
و ئەوە کاریگەری گەورەی کرد لە دوای بیرۆسترۆکە کاریگەریەکی گەورەی کردە سەر ئەلبەتە بۆریس یەلسن یەکەمین سەرۆکی رووسایە لە دوای هەڵوەشانەوەی یەکێتی سۆڤێت کاریگەریەکی گەورەی هەیە لەسەر هەموو ڕێکەوتنەکان و بەڵێننامەکانی رووسیا وەرزێکی تایبەت هەیە لە 2-3 مانگی زستانە رووسیا هەموو چالاکیێکی سیاسی و دیپلۆماسی ئەوەستێنێت بەهۆی ئەلکحۆلەوە یعنی مەسلەیەکی سادە نییە ئەو بڵێ هینە کەسەکان ئارەزوی خۆیانە نا کێشەی ئەلکحۆلیزم بۆ نمونە مۆسکۆ ئۆتۆمبیلی تایبەتی هەیە لە زستانە چلەی زستانە بۆ لاشەکۆکردنەوە ئۆتۆمبیلێکی تایبەت هەیە لە کاتژمێر 5 بەیانیەوە ئەچێ لاشەکۆ کاتەوە ڕۆژانە نازام 150 لاشە کۆکرێتەوە ڕۆژانە لە مۆسکۆ لە چلەی زستانە ڕۆژانە ئۆتۆمبیلی شارەوانی 150 لاشەی مردوو کۆکاتەوە بەهۆی خواردنەوەەوە خەویان لێکەوتووەیتە ڕق بوونەتەوە لە ڕۆمانەکانە ئیتر ئەیبینیت ئەمە کێشەیەکی ئەو وڵاتەیە نزیکەی 300 ساڵە کێشەی گەورەی رووسیا ئەلکحولە یعنی ئەمە نابێ وە سەیری بکەی بڵێ ئەوە شتێکی ئاساییە شتێکی ئاسایی نییە لە رووسیا وەکو چۆن لە ئەمریکا ئێستا یەکێک لە کێشە نیشتیمانیەکان و نەتەوەیەکانی ئەمریکا قەڵەویە جیایە قەڵەوی لە وڵاتانی تر لە هەموو وڵاتێک کێشەیە ئێستا وەکو چۆن حراری ئەو نۆ حراری ئەو ئیسرائیلیەکاڵێ ئێستا ئەوەندەی خەڵک بە قەڵەوی ئەمرێت لە جیهانە ئەوەندە بە برسێتی نامرێت ئەوە وەرشەرخانێکی گەورەیە لە مرۆڤایەتیە و لە مێژووی مرۆڤایەتیە بۆ یەکەم جارە کە خەڵک بە قەڵەوی ئەمرێت یعنی لە زۆرخۆریە ئەمرێت نەک لە برسێتیە واتە تا هەشتاکان تا نەوەتەکان خەڵک زۆرینە لە برسێتی ئامردووە زۆرینەی مرۆڤایەتی لە برسێتی ئامرد لە هەشتاکانەوە ئەمە پێچەوانە بۆتەوە ئەوانەی کە لە زۆرخۆریە ئەمرن زیاترن ژمارەیان زیاترە لەوانەی کە لە برسێتی ئامرن یعنی لە هەموو جیهانە وای لێ هاتووە لە کوردستانی ژەسە وای لێ هاتووە ئەوانەی لە زۆرخۆریە ئەمرن پیسخۆری و زۆرخۆری چکە پیسخۆری خۆی زۆرخۆری بێکەوەن پیسخۆری واتە شتی خراپ خۆی لە کوردستانە ژمارەی ئەو کەسانەی کە بەهۆی پیسخۆریەوە ئەمرن زیاترە لەوانەی کە کەس لە برسان نامرێ لە کوردستان بەڵام ساڵانە سەدان کەس ئەمرێ بەهۆی پیسخۆری و زۆرخۆریەوە اینجا ڕۆشنبیری ئێمە لە گوێی کەرا خەوتووە تازە باسی برسێتیەکە کۆرەکە کە تواگا و لێ نییە 30 ساڵە شتەکە پێچوانە بۆ تۆ مرۆڤایەتی ئێستا ژیری خواردووە بەدەست زۆرخۆریەوە بەدەست قەڵەویەوە بۆ نمونە لە ئەمریکا بەڕاستی کێشەیە چونکە کەمەندانی دروستەکە خۆ ئەوە نییە بڵێ لە ئەمریکا قەڵەوەکانە چن ئیشەکە نا ملیۆنان قەڵەو هەیە ناتوانێت بجوڵێ لە شوێنی خۆی قەڵەویەکان وەکو هین نییە دۆستۆیڤسکی لە ڕۆمانەکەیە یەکێک لەو کێشانەی کە باسی کردووە مەسەلەی ئاڵوودەبوونە باوکی خۆی ئاڵوودەی ئەلکحۆل بوو و هەڵبەتە ئاڵوودەی ئەلکحۆلیش کێشەی گەورە دروستەکە کێشەکە چییە بۆ نمونە لە ژنی خۆیانەیە ئەو پیاوانەی ئاڵوودەی ئەوەن هەر لە ڕۆمانەکانە هەیە ینی لە ژنی خۆیانەیەن ئیتر ئیش ناکەن مناڵیان لە شفرۆشی بە مناڵیانەوەکەن مناڵیانە فرۆشن ئیتر یا پشتگوێیانە خەن دۆستۆیڤسکی بە دوایی نەسەر برایانی کارەمازۆف ئەوەیە باوکی ئەکوژرێت دواتر ئیتر خۆی باوکی بە زۆر نردوویەتی بۆ مۆسکۆ بۆ هین سان پێتەرزبورگ کە هین بخوێنێت لە مۆسکۆ لەدایک بووە هێشتا مۆسکۆ ئەو کەس کاتەی لەدایکە بێ مۆسکۆ پایتەخت نییە پایتەختی ئیمپراتۆریەت نییە ینی سان پێتەرزبورگە لەبێ ئەندازیاریە خوێنێت ینی دۆستۆیڤسکی ئەندازیار بوو
دوایی ئەچێتە ناو گروپێکی ڕادیکاڵەوە تونندڕەوە ئەو گروپە گروپێکی وەک بڵێ ینی بیرروباوەڕی لیبرالی سۆسیالیستی لیبرالی ئانارشیستیان هەیە هینن چی پێڵێن بێدینن ئاتاییستن جا ئەمانش زۆر دژایەتیان نەکرێت لایەن حکوومەتەوە ینی قەدەغەن ینی بەڕاستی هینێکی وەکو ئەوەیە تۆ لە سەردەمی باسە نازاهین بوو بیت بڵام چی بوو بیت یەکێتی بوو بیت یا پارتی بوو بیت یا حەزبی داوە بیت ینی زۆر قەدەغەن ئەو گروپە لەبەرەوە دۆستۆیڤسکیە ژیرێت بڕیاری ئەوەی دەستڕێژیان لە سێدارەدان یان بڕیاری کوشتنیان دەرەکرێت ڕیزیانەکەن دۆستۆیڤسکی ینی ڕیز کراون لە پێشە وەک بڵێ ڕیزێکن 20 کەسن دەیانەهێنن ڕەمیانەکەن دۆستۆیڤسکی وەستاوە بیهێنن ئەویش لەو کاتەیە کەسێکێت لەلایەن حکوومەتەوە لەلایەن تزارەوە حکومەکەیان ئەگۆڕێت کە ئەڵێ نابێ بکوژرێن ئەبێ بیانێرن بۆ سیبیریا دۆستۆیڤسکی ئەنێرن بۆ سیبیریا ئەلبەتە سیبیریا ئەبێ بە پێ بڕۆی چەند هەفتە چەند مانگ ئەبێ بە پێ بڕۆیت ئەوە یەشێکە لە بەشێکە لە تاراوگە بەشێکە لە دوورخستنەوە سزای دوورخستنەوە لە ڕێگا لە شوێنێک ژنێک ئنجیلێکی ئاەتێ پەیمانی نوێ ئنجیل تەوراتنا ئنجیلێکی ئاەتێ دۆستۆیڤسکی لە ژیانیا ئنجیلی نەخوێنێتەوە هەڵبەتە پێشتر ئەوە بڵێم ئەندازیار بوو و بێژگە لەوەش یەکەمین چالاکی ئەدەبی دۆستۆیڤسکی ئەوە بووە کە وەرجێڕانی کردووە بۆ نمونە بەلزاکی وەرجێڕاوە بۆیە ینی کاریگەری ئەو نووسەرانەی لەسەر بووە کە یا وەری جێڕاون یا بە زمانی تر خوێنوێتەوە ئەوە هەیە ینی بەهۆی وەرجێڕانەوە پارەی پیاکردووە بێجگە لەوە ڕۆژنامەوانیش بووە ڕۆژنامەوان ینی وتاری نووسیوە و ئەم شتانە و دوایی تەنانەت ڕۆمانەکانیشی بە تایبەت برایانی کارامازۆف بە ئەڵقای نووسێ ئەڵقا لە ڕۆژنامەیەکە لە گۆڤاری ینی کۆنسێرڤاتۆرەکانە بڵاویەکاتەوە هەر جارە و بەشێکی بڵاوکاتەوە وەکو زنجیرای نووسێ دواییش ئەمەش کاریگەری هەیە لەسەر ستایڵی نووسینی برایانی کارامازۆف چونکە بە ئەڵقا نووسراوە لە سیبیریا 4 ساڵ ئەمێنێتەوە 4 ساڵ لەوێ بێ ئیتر دەست بەسەرە دواتر بە زۆر ئەبێ بچێتە ناو سوپاوە لە ناو سوپایە 4 ساڵ توانین بڵێ 6-7 ساڵ ئەمێنێتەوە لە ناو سوپایە کە سوپا تەواوە کات یێتەوە بۆ سان پێتەرسبورگ بە تەواوی بیر و باوەڕی گۆڕاوە هەڵبەتە ژنیشی هێناوە ژنێکی پۆلۆنی هێنێت کە هەر ئەو ژنار خۆی مناڵێکی هەیە ئیتر کە یێتەوە سان پێتەرسبورگ ئەو ژنەشی ئەمرێت دوای ماوەیەک بیر و باوەڕی بە تەواوی ئەگۆڕێت یعنی سیبیریا و سوپا بیر و باوەڕی دۆستۆیڤسکی لە کەسێکی وەک بڵێ نوێخوازەوە لیبراڵی ئاتاییستەوە ئەگۆڕێت بۆ کەسێکی ناسیۆنالیستی ئاینی ئەمەش کاریگەریەکی گەورەی هەیە بەسەر ئەدەبەکەیەوە و لەو کاتەشەوە ئیتر ڕۆمانە گەورەکانی ئەنووسێت بۆیە ئەمە زۆر گرنگە لە ڕۆمانەکانیا دۆستۆیڤسکی کەسێکی کۆنسێرڤاتۆرە کەسێکی کۆنپارێزە ئاینیە هەتا بەرە و تەمەنی زۆرترە ڕوا ئاینەکەی بەهێزترە بێت بەڵام ئاینێکی تایبەت بەخۆیەتی ئەوە نییە بڵێ ئۆرتۆدۆکسە و باوەڕی بەو هینە هەبێت دۆگماتیک نییە چونکە بەهۆی خوێندنەوەی تایبەتی خۆیەوە بۆ ئینجیل ئەو بیر و باوەڕە دروستەکات یعنی ئەوە نییە بڵێ هینێکی کەلەپوت بێگەڕابێتەوە بۆ لای خوا نا ینی بیر و باوەڕێکی خۆیەتی کە لای ئەو شتێکەیە مەترسیدارە لەوە ینی مەترسیدارترە ئەو بیر و باوەڕانی سۆسیالیزم نهیلیزم
ئەمانە زۆر مەترسیدارن بۆیە ئەبێ لە بەرامبەریان بیر و باوەڕێک هەبێ بەهێز بێت بۆی بەرامبەری ئەوان بەرامبەر ئەوان چی هەیە ناسیۆنالیزم و ئاین هەیە وەکو نیچە ینی نیچە جیاوازەکەی نیچە ئەوەیە کە ئەبێ بگەڕێیتەوە پێش سۆقرات بۆ نمونە بگەڕێیتەوە بۆ خواکانی یۆنان یاخوا جێرمەنیەکان بەڵام دۆستۆیڤسکی نیچە بۆ نمونە دژی دیموکراسیەتە دژی نیهیلیزمە دژی لیبرالیزمە لای ئەو ئەوروپا بەرەو گەندەڵی ئەڕوا بەرەو داڕمان ئەڕوا لە هەموو ڕوویەکەوە مرۆڤی ئەوروپی بەرەو داڕمان ئەڕوات لەبەرەوە ئەبێ ئێمە بگەڕێینەوە بۆ پێش یۆنان بۆ سەردەمی یۆنان ئەبێ بگەڕێنەوە ئیتر ئەو کاتە ئەو بزوتنەوەی هەبووە هەرێک بە جۆرێک ڤاگنەر بە جۆرێک هۆڵدەرلین بە جۆرێک هەمووی گەڕانەوەی بۆ یۆنان یا بۆ جێرمانیەکان لای ڤاگنەر ئەبێ بگەڕێینەوە بۆ جێرمانیەکان چونکە مەسیحیەت ئێمەی پیس کردووە چکە لەگەڵ مرۆڤ ناسی و نازانم لەگەڵ مرۆڤی ئەوروپیا یەک ناگرێتەوە مەسیحیەت دینێکی دینی لاوازەکانە دینی مۆراڵی مەسیحی مۆراڵێکی مازۆخیە ینی سووتان و وەکو عیرفانە ینی چۆن تەنان نیچە زۆر دژی هینیشە ئەوەی بودیزم و ئەم شتانەیە کە شۆپنهاوەر زۆرتر سوودی لەوە دۆستۆیڤسکی بامان شێوە بەڵام دۆستۆیڤسکی وەکو نیچە دژە دین نییە دژە مەسیحی نییە پێچوانە دۆستۆیڤسکی پێی وایە ئەبێ بگەڕێینەوە بۆ مەسیحیەت بەڵام نەک مەسیحەتی ئەوەی جێزویت یا ئەرتۆدۆکس یا کاتۆلیک اینێکی تایبەتی خۆیەتی دوایی باسیەکەین برایانی کارامازۆف دوایین ڕۆمانی دۆستۆیڤسکیە دۆستۆیڤسکی لە 1880 ئامرێت یەکەمین ڕۆمانی خەڵکە ناوی خەڵکە هەژارەکەیە خەڵکە هەژارەکە ینی هەر لە یەکەمی ڕۆمانەوە بەڕاستی ڕاخنەگری گەورەی رووسیا کە ئەو ڕۆمانەی بەرچاوکەوێ ئەڵێ تۆ بلیمەتیت یعنی ئەوە ڕووداوێکی زۆر هینە لە ژیانی دۆستۆیڤسکیە دۆستۆیڤسکی وەک وتم یعنی زۆرینەی بەرهەمەکانی لە سەردەمی چاکسازیایە چاکسازی واتە چی ئەوە زۆر گرنگە بۆی لە بەرهەمەکانی تێبگەین ئەلێکسەندەری دووەم چاکسازیەکە لە سیستەمی پەروەردەیە کە هەموو کەسی تر لە هەموو چین و توێژەکان بۆیان هەیە بچنە قوتابخانە نزیکەی وابزانم وەکینێک 150,000 شتێکی وایە لە قوتابخانە ئەکرێتەوە لە رووسیا جاران قوتابخانە وەکو لای خۆمان وەکو شێوەیە ینی کەنیسەکان خوێنەواریان یاوە بە خەڵک چوونەتە ناو کەنیسەکانەوە بۆی فێری خوێنەواری بن وەکو چۆن پاڵەوانەکەی هین وایە ینی پاڵەوانەکەی ئەم ڕۆمانە برایانی کارامازۆف وەکو حوجرە وا بووە خوێنەواری لە دەست قەشەکانە بووە ئەلێکسەندەری دووەم خوێنەواری ئەکاتە خوێنەواریەکی لایک یا ئەلمانی ینی بۆ هەموو کەس و خوێندنگە دروزەکات قوتابخانە دروزەکات قوتابخانەی مەدەنی حکومی کە ئیتر حەقیان نییە بەسەر ینی قەشەکان دەرز ناڵێنەوە ینی دەرسی ئاینی نییە هەرچەنە دەرسی ئاینیشی تایە بەڵام ئیتر حوجرە نەماوە ینی حوجرە وردە ئیتر نامێنێت لە 1860ەکانەوە حوجرە نامێنێت هەر لە پەنجاکانیشەوە ئەسکەن ئەلێکسەندەری دووەم حوجرە ناڵێ ئەوە پەروەردە سپا ئەکاتە سپایەکی گشتی کە هەموو کەسە بێ بچێتە سپاوە خزمەتی سەربازی ئەکاتە گشتی ئەوە ڕیفۆرمی سپایە چیتر دادوەری سیستمی دادوەری یاساکان ڕیفۆرمی تیاکات چونکە ئەسکەندەری دووەم
وەگوتم کۆیلایەتی ناهێڵێ کۆتایی بە کۆیلایەتی هێنێ ئەمەش یاساکان بە تەواوی ئەگۆڕێت ئەبێ تر یاساکان بەسەر یا بچیتەوە مەسەلەی زەوی وزار مەسەلەی ئەوەی کە کێشەکە ئەوەیە جوتیار ئیتر کۆیلایەتی نامێنێ بەڵام جوتیارەکان پارەیان نییە زەوی بکڕن یعنی کێشەیەکی گەورە دروزە بێ وەکو چۆن لە ئێرانە کە تەنانەت لای خۆشمان ینی هۆکاری شۆڕشی ئەیلولەوە بوو چاکسازی کشت و کاڵی بوو ئەوەیە کە ئیتر زەوی مڵکی جوتیارە ئەمە کێشەیەکی گەورەی دروست کرد دەرەبەگەکان ڕازی نەبوون بۆیە شۆڕشی ئەیلولیان هەڵگیرسان خۆ شۆڕشی ئەیلول دەرەبەگەکان کردیان لە دشی هین ناوی چییە ئەو سەرۆکە ئەوەی شیوعەیەک هینەکە چەپەکە شیوعیش نییە ئەوەی ناوی چی هاوڕێیان ئەو سەرۆکەی عێراق کە هین بوو کودەتای کرد بەسەر پاشایە لە 50 هین کۆرە پێش عەبدولسەلام عارف ئەوەی کەیتر کودەتای کرد ئەوەی جمهوری عێراقی دامەزران لە ئێران بە ئەمان شێوە بوو لە ئێران بە ئەمان شێوە بوو ئەوەیە ئەو گۆرانیەی حەسەن زیرەک ئەوەیە تاشان شا لطفی فەرموو تاشا حەق عەبدولکەریم قاسمە هینە ئەوەی کە گۆرانی نەورۆزی حەسەن زیرەک بە بۆنەی ئەوەوە وتراوە شاهەنشا لطفی فەرموو حەق بە جوتیار و کرێکار بەهۆی کە بڕیاری چاکسازی کشت و کاڵیە لەو سەردەمەیە کە ئیتر ئاغا و ئاغاکان ئیتر هین لە دەزێن ئەمە بۆچی کردی لە ئێرانە بۆ کرا لە عێراقا بۆ کرا لە رووسیا بۆ کردیان ئۆکرانیا بێلۆرووسیا هینی تیابوو یاخیبوونی تیابوو ئەو کاتە بەدەست رووسیاوە بوو رووسیا بۆی کۆنتترۆلی بکات ئاغاکان دەسەڵاتیان زۆر بوو دەوڵەتێکی وەک بڵێ حکمی زاتیان هەبوو بێلۆرووسیا لیتوانیا ئەوانە ینی ئەو وڵاتانە هینیان هەبوو وەکو بڵێ میرنشینی بچووک بوون بەڵام سەر بە رووسیا بوون بۆ ئەوەی دەسەڵاتی دەرەبەگ نەهێڵێت چکە دەرەبەگ وەکو لای خۆمان سمکۆخانیشکا سەرۆک عەشرەت بوو بۆیە توانی شۆڕش بکە ینی زۆربەی سەرۆکی شۆڕشەکان بۆ نمونە هینەکان ناوی چییە ئەوانەی کە بۆتان هین بەدرخانەکان هین بوون سەرۆک عەشرەت بوون بۆیە توانیویانە ینی میرەکانمان زۆرینەیان سەرۆکی عەشرەتیش بوون خۆ پاشای کۆرە سەرۆکی عەشرەتێک بووە یعنی داسنیەکان عەشرەتێک بوون ئەو کاتە کوردستان هین بووە میرنشین بووە کۆمەڵە میرنشین بووە رووسیا ژوا بووە یعنی بێلۆرووسیا و نازانم ئۆکرەین و نازانم لیتوانیا و لێتۆنیا هەموو ئەمانە وەکو کوردستان هین بوون وەکو چۆن کوردستان لە ژێر دەستی عوسمانیەکان بووە یا هی ئیمپراتۆریەتی ئێرانیە بووە سربەخۆییان هەبوون ناوچەکان دەوڵەتی مەرکەزیش ئەوە بوویتە لە سان پێتەرزبورگ بووە بۆ ئەوەی پارچە پارچەی بکە میلەت پارچە پارچە بکە دەرەبەجی دەسەڵاتدار نەمێنێت ئەوەیە چاکسازی کشت و کاڵیەکە ینی لە خزمەتی چینی جوتیار و ئەمانە نییە خۆ جوتیار ینی برسێتیەکی زۆر زۆر ڕوو لە رووسیاکە کە چاکسازی کشت و کاڵیە کرێت لە خزمەتی جوتیارە نییە هەنێ ڕۆوە لە خزمەتی جوتیارە بەڵام لە زۆربەی ڕۆوەکانەوە ینی گەورەترین برسێتی و خەڵک لە برسا ئەمرێت لە سەرمایە لە برسا لە ئیتر گەورەترین سەردەمی کۆچە لە گوندەکانەوە بۆ شارە گەورەکان ئیتر لەش فرۆشی زیا بێت ئیتر مناڵ فرۆشتن نازانم چی ینی چاکسازی کشت و کاڵی ئەوە نەبووە بڵێ شتێکی تەنیا ئەرێنی بووە
ئەوەیە یعنی ئەو سەردەمە ئەوەیە دۆستۆیڤسکی هەموو ئەمانە کە دۆستۆیڤسکی بۆچی گەورەیە بۆچی گرنگە هەموو ئەم شتانەی تیا ئەخوێنیتەوە لە ڕۆمانەکە یعنی لە ڕووی سیاسیەوە ئاگاداری هەموو سیاسەتی و سەردەمەی رووسیا و جیهانە بیت لە ڕووی کۆمەڵناسیەوە ئاگاداری کۆمەڵگەی ینی ئەوەیە خۆی کە ئەڵەن نووسەرێک گەورەیە لە دووسێ زانستا داهێنانەکە دۆستۆیڤسکی لە برایانی کارامازۆڤە بۆ نمونە برایانی کارامازۆڤ یەکەمین و گرنگترین ڕۆمانی پۆلیسیە لە ڕاستی ئەوە زۆر باز ناکرێت چونکە ئێمە هەر خوێندنەوەی فرۆیدمان هەیە بۆ ڕۆمانە ڕۆمانێکی پۆلیسیە فەلسەفیە دەروونناسیە گرنگترین و گەورەترین بەرهەمی دەروونناسیە یان یەکەمین و گەورەترین ڕۆمانی دەروونناسیە کە فرۆید لاکان هەمووی سوودیان لێبینیوە هەموو ڕۆمان نووسەکانی دوای ئەو لەو ڕۆوە یعنی لە هەند لە دووسێ زانستی جیاوازە داهێنانی کردووە بۆ نمونە کە دۆستۆیڤسکی باز لە دادگا ئەکات ئەمە نییە هەروە بە دیمەنێک هەروە بە خۆشی بنووسێت یعنی دواتر خوێندکارانی دادگا خوێندکارانی یاسا ڕۆمانەکەی دۆستۆیڤسکیە خوێندنەوە بۆ ئەوەی تێبگەن لە یاسایە لەو سەردەمەیە چۆن دوو یاسان یاسای نوێ و یاسای کۆن بەرەو ڕووی یەکە بنەوە لەو دادگایەیە کە دادگایی کوڕەکەی فیۆدۆر هین ئەو کارامازۆف کوڕەکەی کارامازۆف کە دادگایی یەکرێ ئەوەیە ینی هینە وەک بڵێ ڕووبەڕووبوونەوەی دوو یاسایە لەبەرەوە دۆستۆیڤسکی کە ئەڵێ ڕۆمانووسێکە بێتە جیهانی و گەورەیە لەبەرەوەیە ینی دووسێ چین و توێژی هەیە ڕۆمانەکە لە دووسێ ئاست و بوارە داهێنانی گەورەی تایە لە ئاستی دەروونناسیەوە زانستی دەروونناسی پێش خستووە دۆستۆیڤسکی هەردای هێناوە ڕۆمانی پۆلیسی دوایەوە بوونگەرایی ئێگزیستانسیەلیزم دۆستۆیڤسکی دایهێنێ یەکەمین ڕۆمانی ئێگزیستانسیەلیسم سارتەر نییە خۆ کیرکگارد نییە دۆستۆیڤسکیە لە هینەوە لە ڕێی ئەوەی کە ڕۆژمێری ژێرزەمینێک نازانم بە کوردی بە چی وەرجێردراوە ڕۆژمێری یادەوەری ژێرزەمینێک یا ڕۆژمێری ژێرزەمینێک ئەوەیە لێ کاغنێ دەفتەرەکانی ژێرزەمین شتێکی وایە ینی بە فەڕەنسی ئاوا کات نازان بە کوردیەکە بە چی وەرجێردراوە دەفتەرەکانی ژێرزەمینێک مەبەست لە دەفتەری یادەوەریە جارێ باس لە تەکنیکەکە یەکەین لە ڕۆمانە هاوڕێیان یادداشت ژێرزەمینیەکان یادداشتە ژێرزەمینیەکان با شتێکی ئاوایە ئەو ڕۆمانە یەکەمین ڕۆمانی ئێگزیستیانسەلیستە واتە بوونگەراییە ئەوەی تر سارتەر لاسایی ئەوە ئاکاتەوە دوای کە ڕۆمانە نووسێت ئەلبێر کامۆ سارتەر هەموو ئەمانە سوودیان لە ڕۆمانە ئەوە یەکەمین ڕۆمانی ئێگزیستانسیالیستە یعنی لە دووسێ بوار و ڕشتەیە داهێنانی کردو دۆستۆیڤسکی ڕۆمانێکی پۆلیسیە برایانی کارامازۆف هین چی پێڵێن تاوان و سزا ڕۆمانێکی بەدواداچوونە ئینڤستیگەیشنە بەدواداچوونی یینە ینی تر مێتۆدەکانی پۆلیس مێتۆدەکانی دیتێکتیڤە یعنی لە هەنێ بوارە پێش ئەمریکیەکانیش کەوتووە هۆلیوود سوودێکی گەورەی لە دۆستۆیڤسکی وەرگرتووە ئەو ڕۆمانە ئەو فیلمانەی کە ئەیبینین لەسەر بنەمای بۆ نمونە ئەدگار ئالان پۆ یعنی دۆستۆیڤسکی هەر لەو سەردەمەی ئەدگار ئالان پۆیە کە ئیتر گرنگترین ئەو ڕۆمانانەیە نووسێت
ینی لە ئەدگارانان هێندەیە ئەدگارانان پۆ گرنگە لە ڕۆمانی پۆلیسیە بە ئەدگارانان پۆ زۆرتر ترسناکیشە هینە بەڵام هینیشی هەیە پۆلیسیشی هەیە هەموو ڕۆمانێک ئەم ڕۆمانەی برایانی کارەمازۆف هەر بەگشتی دۆستۆیڤسکی لە سەردەمی ڕیالیزمایە بەڵام ڕیالیزمێکی ڕووسیە جیاوازە ئەبێ ئێمە ئەوە بزانین بۆ نمونە ڕیالیزمی ئینگلیزی دیکەنزە سەردەمی دۆستۆیڤسکی کێیە لە بریتانیا دیکەنزە لە فەڕەنسا هینە ڤیکتۆریگۆیە زۆر جیاوازن ڕاستە دیکەنز و ڤیکتۆریگۆ زۆر لێگەچن و کاریگەریەکیشیان بەسەرەوە بووە زۆرتر تۆڵستۆی شێوازی وەکو دیکەنز و ڤیکتۆریگۆیە کە تۆڵستۆی زۆر سەرسامی ڤیکتۆریگۆ بووە و وێنەی ڤیکتۆریگۆیە میشاڵ واسیوە شێوازەکانیان لێگەچێت تۆڵستۆی ڤیکتۆریگۆ و دیکەنز هەرسێکیان ینی وەک بڵێ ئیتر گەورە نووسەری ئەو سەردەمەن بەڵام دۆستۆیڤسکی وەک بڵێ لە کەس ناچێ و سوودی لە هەموو کەسی ژوەرگرتووە ینی شتێکە بەڕاستی شتێکی وەکو بڵێ دەگمەنە تایبەتە ڕیالیزم سەردەمێکە لە شۆڕشی دووەمی هەر ئەو سەردەمێکە لە دوای ڕۆمانسیزم بڵێن لە دوای ڕۆمانسیزم ڕیالیزم دێت ڕیالیزم پێش ناچۆرالیزمە بۆچی ئەڵێم ناچۆرالیزم چونکە دۆستۆیڤسکی بە بۆچوونی من ناچۆرالیزمیشە و ڕیالیستیشە ینی وەک بڵێ ینی تەنیا ڕیالیست نییە بە بۆچوونی من ڕۆمانتیزم یا ڕۆمانسیزم چییە؟ ڕۆمانسیزم گەڕانەوەیە بۆ پاڵەوان گەڕانەوەیە بۆ دروستکردنی جیهانێک کە تایە مرۆڤ ینی مرۆڤ تاکە وەکو تاک بەرەو ڕووی جیهانە بێتەوە مرۆڤ ئەوێ شتی زۆر گەورەتر بکە لەوەی کە لە ژیانی ڕۆژانە ئایکات هونەر نابێت لە ژیانی ڕۆژانە بچێ ئەبێ شتێک بێت جوانتر بێ گەورەتر بێ لە ژیانی ڕۆژانە ڕۆمانسیزم ئەوەیە ینی چیرۆکی خۆشەویستی چیرۆکێک نییە ئەیتر خەڵکەکە نانی نەبێ بیخوا و جل و بەرگ باز بکرێتیایە و نازانم ماڵەکەیان ماڵیان نییە و لەسەر جاداژی نانا تەنیا خۆشەویستیەکە گەوراکرێ دوو کەسن نەپیساییەکە نانەخۆن وەکو بەختیار عەلی وایە ڕۆمانسیزم سەردەمی ڕۆمانسیزم وەکو بەختیار عەلی وایە کەس نان ناخوا لە ڕۆمانەکانیا کەس گو ناکە کەس هیچ کێشەی نییە مەسە قۆپچەکەی ناکەوێت کە دوای بیدوورێتەوە لە دۆستۆیڤسکیا قۆپچە ئەکەوێت ئەدوورێتەوە ئاو دەستەکە ئەبینین نانەکە ئیتر چۆن دروستیەکەن لە دۆستۆیڤسکیا هەمووی ئەبینیت ژیان ئەبینیت زەلامێک لە برایانی کارامازۆفە ژنێکەیە قاچی هینە ژنێکی قەڵەوە هینە ناوی چییە بە ناوەکە هین ناوی چییە بەسن هاوڕێ بەڕاستی ناوەکەیم بیرچوو ئەو کۆکلاکۆڤا نازانم بەسەر قادرمەیان ڕۆشتووە قاچی لە جێ چووە قاچی ئاوساوە شاعیرەکە شعرێکە نووسێ لەسەر قاچی ئاوساو یعنی ئەوەنە واقعیە دۆستۆیڤسکی وەکوەوە نییە وەکو هینە بەختیار عەلی نییە بڵێ گو ناکەن و نازانم ناخۆن و جل لەبەر ناکەن و بتر پارەی تیا نییە و کەس نازانێت چی بەچەنە نازان کیلۆ تەماتە بەچەنە بەڵام لە دۆستۆیڤسکی ئەزانی کیلۆیە گۆشت بەچەنە کیلۆیە تەماتە بەچەنە بیرەیەک بەچەنە ینی بۆ نمونە دیمیتری سەعاتەکەی خۆی فرۆشێ ڕێک ئەزانی چەنی پێن بۆ ئەوەی لە شوێنێکەوە بچێ بۆ شوێنێکی تر ئەزانین کە گاریەک بە چەند ئەیگریت بەکرێ
پۆست بە چەنە گاری پۆستەوانەی بە پۆست ئەو بن ها ینی هینە ئەوەیە چونکە لای ئەوە بەشێکە لە ئەدەب لە ڕیالیزمە ئەوەیە ڕیالیزم پێچەوانەی ڕۆمانتیزمە یا ڕۆمانسیزمە ڕۆمانسیزم هینە بیرۆکەی گەورەیە بۆ نمونە ناپلیۆن پاڵەوانێکی ڕۆمانسیزمە ینی هەر خۆی سەردەمەکە ژەوەیە ڕۆمانسیزم چییە کۆتایی ینی وەکو بڵێ یەکێک لە ئایدیاکانی ڕۆمانسیزم بەڕاستیتر شۆڕشی فەڕەنسایە لە دوای ئەوەوە لە بریتانیا لە کۆتایی سەدەی هەژدەوە دروزە بێت ڕۆمانسیزم لە فەڕەنسا تۆزێ درەنگ ئەکاتە فەڕەنسا دەتوانین بڵێن سەرەتایی تر لە ڤیکتۆریگۆوە ڤیکتۆریگۆ ئیتر لەو سەردەمەوە لە 1830 ئیتر 1830ەوە شۆڕشی 1830ەوە ڕۆمانسیزم لە فەڕەنسا برە و وەرەگرێ ستەندال هیگۆ نازانم لامارتین هەموو ئەمانە ڕۆمانتیکن بەڵام دۆستە ڤیکتۆریگۆ لە ڕاستیە هەر دوایەوەش لە سەردەمی ڕیالیستیشە کە ئیتر باوی ڕۆمانسیزم نەماوە هەر کاریگەری هەیە ڕۆمانەکانی هەر پڕفرۆشن ینی تاکە نووسەرێکە زۆر مێژووی تایبەتە ڤیکتۆریگۆ لە رووسایە ڕۆمانتیزم کێت پوشکینە لێرمەنتۆڤ نازانم ئەوانەیە پێش ئەمانن پێش ڕیالیستەکانن ئیتر پێش گۆگۆ ینی گۆگۆڵ ئیتر لە سەردەمی ئەویش ینی ڕۆمانتیزم و دوایی لە نێوان ڕۆمانتیزم و ڕیالیزمە بەڵامی تر ڕیالیستەکان لە نێوان وەک بڵێ ئەوەیە ڕۆمانتیزم و هینان ناتورالیزمە ناتورالیزم چییە ناتورالیزم ئەوەیە کە پشت بە زانست ببەستی بۆ نووسینی ڕۆمان ئەدەب یعنی بۆ نمونە زۆلا ئێمیل زۆلا ناتورالیستە مۆپاسان ناتورالیستە ناتورالیست لە دوای ڕیالیستەکانەوەیان ناتورالیست مەبەست ئێمە لەوانێ بە هەڵە تێبگەین مەبەست لە لاساییکردنەوەی سروشت نییە وەکو سروشت ئەوەی بینین نا سروشت وەکو زانست بۆ نمونە تۆ ڕۆمانێگە نووسیت لەسەر دەربارەی خێزانێک هەوڵەی لێکۆڵینەوە بکەی لە ڕووی زانستی بایۆلۆجیەوە بۆ ماوەی دەمارناسی بێجگەلەوە ینی زانستی کۆمەڵایەتی دەرووناسی پشت بە زانستەکانە بەستی بۆ ئەوەی ڕۆمان بنووسیت پێشتر زانست چیا بووە لە ئەدەب لە ناتورالیزمە ئیتر پشت بە زانستە بەستی زانستە مرۆییەکان هەڵبەتە ئەشکرە ینی زانستە هینەکانیش چونکە ڕۆمان هەیە باز لە شەمەنەفەرەکە ڕۆمانووسەکە چووە بۆی بزانێ شەمەنەفەر چۆن کارەکە بۆ نمونە بەناو فەڕەنسایە ڕۆشتووە خۆی چووە سواری شەمەنەفەر بووە هەمووی نووسیوە بەکوێ ئەڕوا ینی پشتیان بە هەموو ئەزمموی زانستی بەستووە ئیتر ڕۆمان ئەدەب لە وەسفێکی خەیاڵیەوە ئەچێتە سەر ئیشکردن لە زانستە ئەوە ناتورالیستە لە دۆستۆیڤسکیە ڕیالیزم هەیە کە ڕیالیزم کە زۆر نزیکە لە ناتورالیزمەوە بەڕام ڕیالیزم پشت بە زانست نابەستێت ڕیالیزم ئەوەیە کە نزیکترین زۆرتر نزیک بی لە واقعەوە هەڵبەتە ئەمە بۆچی دروزە بێت ئەو سەردەمە لە ڕووی فکریشەوە فەلسەفەیەکی سوودگەراییە فەلسەفەی پۆزیتیفی پێڵێن پۆزیتیڤیزم ئیتر ئەوە نییە
لە ڕۆمانسیزمە ئۆبجێکتیڤیزم سۆبجێکتیڤیزم هەیە سۆبجێ گرنگە سەبجێکت یعنی کەسەکە گرنگە چۆن من دنیا ئەبینم چۆن هەستی پێکە ئەوە گرنگە لە ڕۆمانسیزمە ئاڵێ ڕۆمانسیە کابرا ڕۆمانسیە ئەو کچە ڕۆمانسیە ینی تەنانەت لەوە شەوەینەکە ئەدەبی ڕۆمانسی ئەوەیە من هەستەکانی من وەک تاک ئەوە گرنگە پاڵەوانەکە گرنگە جیاواز بێ لە هەموو کەس پاڵەوانەکانی ڤیکتۆریگۆ جیاوازن لە هەموو کەس جیاوازن شتی زۆر سەرسوڕێنەرەکەن کە لە توانای هەموو کەسانیە بەڵام ڕیالیزم تا چەنە تۆ نزیک بی لە ڕاستی ژیانەوە یعنی ئۆبجێکتیڤیزم گرنگە لە ڕیالیسمە هەر بۆیە ئەو سەردەمە سەردەمی ئایدیۆلۆجیا ڕیالیستیەکانە بۆ سۆسیالیزمی ڕیالیستی سۆسیالیزمی سەردەمی هەڵبەتە سۆسیالیزم ئیتر لە 1820ەکانەوە وشەی سۆسیالیزم ئیتر یەتە ناو ئەرێکێ یەکەم کەس بەکارێنێ ڕاستی بیرم بچوو کەسێکە یەکەمین کەس کێ بەکارێنێ هاوڕێیان وشەی سۆسیالیزم ئیتر ئەوە ئێستا نایدۆزمەوە بەڵام لە 1920ەوە وشەی سۆسیالیزم بەکارێت سۆسیالیزم سەردەمی ڕۆمانسیەت سۆسیالیزمی یۆتۆپیە چکە ڕۆمانسیەت ئەگونجێ لەگەڵ یۆتۆپیای ئەگونجێ سۆبجێکتیڤە کەسەکان هەستی خۆت فکری خۆت یۆتۆپیا ئەوەی ئایدیایە لەگەڵ سۆسیالیزمی یۆتۆپی ئەوەیە ڕێک سەردەمی ڕۆمانسیەتە دواتر کە ئەدە بەچێتە ڕیالیزمەوە سۆسیالیزمیش ئەبێتە سۆسیالیزمی ڕیالیستی یا سۆسیالیزمی دیالکتیک یعنی ئیتر سەردەمی دۆستۆیڤسکی سەردەمی کارل مارکسە ئیتر سەردەمی هین نییە پرودۆن و نازانم باکۆنین و ئەو سەردەمە نەماوە سەردەمی ڕۆمانسیە سۆسیالیزمی یۆتۆپی نەماوە ئەوەیە ینی کە جیهان ئەگۆڕێت لە سەردەمێکەوە چێتە سەردەمێکی تر فەلسەفە ئەدەب هونەر هەمووی بەیەکەوە هەنگاوەنێن هەڵبەتە ئەوانەی کە لە جیهانان چونکە ئێمە لە جیهانانین ئێمە لە مێژویانین ئێمە میشە 50 ساڵ دوای ئەوە ڕۆمانوسمان هەیە ئێستا لەسەر شێوازی نازانم ڕیالیزمی ئەفسونگەری ئەنووسێ یا جادوگەری ڕیالیزمی جادوگەری کە لە پەنجاکانە هەبووە لە ئەمریکای لاتینی لە پەنجاکانە بە شێوازی ڕۆمانیس ڕیالیزمی جادوگەری ئەنووسی ئێستا ڕۆمانوسی ئێمە ئێستا بەختیار عەلی بە ڕیالیزمی جادوگەری ئەنووسێ دوای چەند ساڵ بۆستە ئەوە 20 ئەوەش 40 ساڵ 6 ساڵ دوای 6 ساڵ ئەنجاش دوای 6 ساڵ لە ئەمریکای لاتینیش ڕۆمانوسی ئێمە بە شێوازێک ئەنووسێ 6 ساڵ لەو پێش لە ئەمریکای لاتینی وانووسراوە ئەمریکای لاتینی هاوڕێیان بەڵام لە رووسایە لە رووسایەتی لە سەدەی ژاپۆن رووسیا ئەمریکا ئەوروپا ئەمانە لە سەدەی 19ەوە هاوشانی یەگەڕۆن هاوتەری بن یعنی فکرە فەلسەفەیە پیشەسازیە هەموو شتێکە هەر بۆیە لە 1940 تا بۆ نمونە ژاپۆنیش منجی ئەوەی ئیمپراتۆری ژاپۆن مۆدێرنیزاکەش ژاپۆن لەو ساڵانەوە مۆدێرنیزا بێت منجیە هاوڕێیان ئەوەی ئیمپراتۆر ژاپۆن منجی سەردەمی منجی پێڵێن سەردەمی منجی پێڵێن سەردەمی منجی بزانم کەی مۆدێرنایتە بڕیارەیە ئیتر هین دەسەڵات دەگرێتەوە دەست ئەلبەتە ئیمپراتۆریەتی بەسەوە باسەکەم کەی ئەوەیە ئیمپراتۆریەتی بەس با بە دوو دێر بیڵێم ئیمپراتۆریەتی بۆ ماوەی 700 ساڵ دەسەڵاتی نەماوە ئیمپراتۆر هەر بە ڕەمزیە بەڵام منجی ئەو ئیمپراتۆرەی
لە پێریۆد هیستۆریک لە 1960 ئیتر هەموو شتێک ئەگرێتەوە دەست و ژاپۆن مۆدێرنەکات. شەستەکان چ لە ژاپۆن، چ لە رووسیا، چ لە فەڕەنسا، لە هەموو شوێنێک شۆڕشە، شۆڕشی پیشەسازیە، ئیتر شەمەنەفەر هەموو شوێنێکی گرتوێتەوە. یعنی ئەوە زۆر زۆر گرنگە. تۆ لە ڕۆمانە لە ئەدەبا زۆر کاریگەریە، ینی تەنانەت لە ڕۆمانەکانی دۆستۆیفسکی باسەکرێ، ئەڵێ ئێستا سەردەمی شەمەنەفەرە، کۆکلاکۆڤا ئەڵێ بۆ نمونە. ئێوە کاریگەریەکی گەورەی کردووەتە سەر گۆڕینی سیستمەکان لە رووسیا، کە شەمەنەفەرە چێ بۆ رووسیایی تر هەموو شتێ گۆڕێت. لە 1930 بۆ فەڕەنسا، هەر لە سیەکانەوە یە بۆ فەڕەنسایی تر خۆی ناپلیۆنی دووەم فەڕەنسا مۆدێرنەکات لە 48ەوە ئیتر ئەوە دەست پێکە لە شۆڕشی 1940ەوە لە فەڕەنسا، بەڵام لە بریتانیا لە 1930 ئیتر بریتانیا هەموویە بێتە هێڵی شەمەنەفەر. دواتر لە شەستەکانە شەمەنەفەرە چێ بۆ رووسیاش، رووسیا ئیتردانێن هەر لە سەردەمی دۆستۆیفسکیە، لە سەردەمی ئەلێکسەندەری دووەمە. هەموو ئەمانە کاریگەریانەیە. ئەگەر ئەمانە بناسیت ئیتر لە ڕۆمانەکە تێگەیت بۆچی دۆستۆیفسکی باسیەوە، بۆچی باسیەوەکە. سەردەمی ڕووداوەکانی هین برایانی کارامازۆف، ئەگەر تۆ رووسیا بناسی ئەزانی کە 30 ساڵ پێش ئەو سەردەمەی دۆستۆیفسکیە، چکە دۆستۆیفسکی بۆ ئەوەی تووشی سەنسور نەبێت، سەنسور زۆر بەهێز بۆ ئەو کاتە، سەردەمەکەی خستووەتە سەردەمی مامی تزاری ئەو سەردەمەوە. هێشتا کۆیلایەتی ماوە، هێشتا بەوەی ئایزانیت. بەڵام هەنێشتی تری سەردەمەکەی هی ئەو سەردەمەیە لە هەنێشتی ترا گۆڕیوێتی و هێرش ناکاتە سەر سیستمەکە دۆستۆیفسکی بۆی تووشی کێشە نەبێت. هەر پێویستیشی بە پارەیە، چونکە کێشەی گەورەی دۆستۆیفسکی ئەوەیە قماری زۆرە کرد. کازینۆ، هەڵبەتە لە کازینۆیە قماری وەکو لە کازینۆیە زۆرینەی پارەی خۆی بە کازینۆ ئەیدۆڕان. ئەوەشم باز نەکردیتر لە حەفتاکانە ژنی دووەمێنێتەوە. هەڵبەتە چییە؟ لەگەڵ چاپخانەیەکە ڕێیەکەوێ ئەڵێ تا ئەو ڕۆژە چەند مانگێکی بۆ دانێن، ئەڵێن ئەبێ ئیتر پارەی ئێنێ بهینە گرێبەستێکەکات، ئەڵێ ئەبێ لە فلان ڕۆژە ئێمە تۆ دەستنووسی ڕۆمانەکەمان بۆ بێنیت. دۆستۆیفسکی هەتا هەفتەیەکیش پێش ئەو ڕۆژە هیچی نەنووسیوە. نووسەرێکی فەڕەنسی هەیە کە هاوڕێتی پێڵێ، ئەڵێ من نەزانی چی یەکەم، من هینێکم هەیە، داکتیلێ هینێکم هەیە ئەوەی کە چاپەکات بە هینە نووسێت، داکتیلۆ چی پێڵێن، داکتیلۆگراف چی پێڵێن هاوڕێیان، ئەوەی چاپەکە بەدەست نووسێت. لەو سەردەمەیە قوتابخانە دروست بووە، ئیتر کچانە چنە قوتابخانەوە، بۆیە ئەو ئیشە لەو سەردەمانەیە دروزە بێت. لە کۆتایی سەدەی 19 ئەوەی داکتیلۆگراف دروزە بێت، ئیتر کچەکان هەمووی خۆیان فێری ئەوەکەن و لە هەموو دایرەکانە کچە بینی هینە نووسێ. ئەو نووسەرە پێڵێ، ئەڵێ من کەسێکەیە ڕۆمانەکانم بۆ ئەنووسێت، من پێڵێم، ئەڵێ من بەدەم پێڵێم ئیتر ئەوەی نووسێت، ئەڵێ بۆ وا ناکەی. ئیتر دۆستۆیفسکی بۆ یەکەم جار ئەواکات، یعنی خۆی پێشەوە لە هینە لە ڕۆمانێکی ترا ئەوەی کردووە. ئەو کچێکی گەنجە، ئیتر هینە پەیوەندی دروستەکەن و ئەبێتە ژنی. 20 ساڵ لە خۆی بچووکترە. ئەو کاتە تەمەنی دەوری وەزانم 50 ساڵ 50 ساڵ وانێ. ئیتر ئەم کچە ئەم ژنەی
ڕۆمانەکانی تر بۆ نووسێت بەڵام هەڵبەتە ئەمەیڵێت بە دەمێڵێت ئەوەی نووسێت چاپیەکە یەکسە تایپیەکە یان تایپ ئەوەی تایپ کچەکە تایپەکەات ئیتر بەهۆی ئەوەوە زۆر بە خێراترەیان نووسێت ئیتر بۆی قەرزەکانی باتەوە ئەمە ژیانی دۆستۆیڤسکیمان تەواو کرد شێواز ڕۆمان لە هەر ڕێبازێکی ڕۆمان نووسینە ئەوەی کە گێڕەرەوە یا چیرۆک بێژەکە کۆمەڵە جۆری چیرۆک بێژمانێ بۆ نمونە لە سەردەمی ڕیالیزمە چیرۆک بێژەکە ئەوەیە کە پێوترێ چیرۆکبێژێکە چیرۆکبێژی خوای پێڵێن مەبەست کفر نییە کاڵێ خوا چیرۆکبێژی خوای پێڵێن خوایە واتە هەموو شتێک ئەزانێت هەموو شتێک ئەبینێت چیرۆکبێژەکە کە پاڵەوانەکە چێتە ئاودەسە وەسفیەکە ئیتراوە چوە ئاودەسەکەەوە ئەوەی کرد نازانم چی ئەمە تۆ کەسێکە چێتە ئاودەسێک و تۆ چۆن نەزانیت ئەمەیە پێوترێ چیرۆکبێژی هەموو شتزان هەموو شتزانە هەموو شتزان لە هەموو شوێنە و لە هەموو شتەزانێ و لە هەموو شوێنێکە ئێستا بۆ نمونە چیرۆکبێژەکەڵێ بەڵام لە ڕۆمانی مۆدێرناوا نییە لە ڕۆمانی مۆدێرنا ناچێ بڵێ ئیتر بیری لەوە ئەکردەوە وتی ئەگەر ئەمە بکەم ناچێتە مێشکی کەسایەتیەکەەوە بەڵام لەو سەردەمەیە ڤیکتۆریگۆ نازانم هین تۆڵستۆی یا دیکێنز ئەچنە ئیتر هینن خوان گێڕەرەوەی خوان خوا گێڕەرەوەن یعنی هینن هەموو شتزان و هەموو لە هەموو شوێنەکەن پیرێژنێ بەتەنیا پارە شارێتەوە ئەمەی بینێ وەسفیەکە بۆمانی تر پیرێژنەکە وای کرد و خستیە پەڕۆیەکە و پارەکەی خستە کەسیش نایبینێ بەس ئێمای بینین ئێمای خوێنینەوە ئێمە لەوانەیە وابزانین ڕۆمان هەروایە و هەروە بووە وانە ئەوە تەنیا لە سەردەمی ڕیالیستیە ئەوەیە ئەژینا پێشەوە وتیانە گێڕایانەوە وتیان ئەگێڕنەوە هەبوو نەبوو نازانم چیەک هەبوو کە چیرۆکێکە ژێڕیتەوە ئەڵێ باشە کەسەکە تەنیا بوو ئەمە کێ زانی پێشتر ئەبوو کەسێک شاهێد بووە بەسەر چیرۆکەکەەوە یان ئیتر جۆری جیاواز هەیە بۆ نمونە لە سەردەمی ڕۆمانسیە سەردەمی ڕۆمانسی تایبەتیەکەی ئەوەیە کە کەسەکە بە ناوی ئینگلیزی بەتایبەت ڕۆمانی ئینگلیزی بە ناوی یەکەمەوەیە بە کەسی یەکەمەوە ئەڵێ باسی خۆیەکە ئەڵێ ئیتر چوون بۆ بازار بینیم نازانم کێ لەوێ شەڕێک ئەبوو شەڕەکە ئەوە بوو ینی کەسەکە خۆی کەسایەتیە گێڕەرەوەکە کەسایەتیە لە ڕۆمانەکە ئەوە جۆرێکە جۆرێکی تر هەیە وەکو ئەڵبەتە ئەمە لە سەدەی هەژدەشا هەیە لە دیدرۆ ڕۆمانێکی هەیە ئاوایە دۆستۆیڤسکی دوو جۆر هینی بەکارێناوە گێڕەرەوە لە شوێنێکە بۆ نمونە لە دادگاییەکە ئەڵێ هەموو شتێکم گوێ لێ نەبوو ئەوەی گوێم لێبوو بۆ تانەجارمەوە هەنێشتیش تێ نەگەیشتم و هەنێشتیش دوور و درێژێتر ناگێڕمەوە لە پڕ دۆستۆیڤسکی لەگەڵمانە قساکات یعنی ئێستا بۆ نمونە ڤیکتۆریگۆ وانە ڤیکتۆریگۆ هیچ کات چیرۆک بێژەکە لەگەڵمانە قسە ناکە بەڵام دۆستۆیڤسکی هەنێجار بۆ نمونە لە سەرەتای ئەڵێ لە گوندەکەمانە ئەمە ڕوویە لە گوندەکەمانە واتە منیش خەڵکی ئەو گوندەم ئەڵێ لە دادگاکە هەموو شتێکم گوێ لێ نەبوو بۆیە هەموو شتێک ناجێڕمەوە لە شوێنێکی تریشە ئەچێتە ناو مێشکی ئیڤانەوە ئیتر ئەڵێ ئیڤان دەمارەکانی وای لێ هاتوو نازانم چی و ئیتر ئەچێتە ناو مەعیدەیەوە ئیتر ئەڵێ سکی قۆڕێ هاو چونکە 3 ڕۆژ بوونانی نەخواردە بوو خەریک بوو ڕێخۆڵەکە یعنی لە هەندێک شوێنە ئەچێتە هەموو شوێنێکەوە
پاڵەوانەکە بەتەنایە ئەم ترپەکانی دڵیشی ئەڵێت کەچی لە هەندێک شوێنە ئەڵێ من ئاگام لێ نەبوو وەک بڵێ کەسێکە لە دەرەوەی ئەو دوو جۆرە چیرۆکبێژەی بەکارێناوە پێچگەلەوە لە تەکنیکی ڕۆمانەکەیە چیرۆک هەیە لە ناو چیرۆکە ئەوە میزانەبیمی پێڵێن چیرۆک لە ناو چیرۆکە چەند چیرۆکێکەیە لە ناو چیرۆکەکەیە بۆ نمونە ئەوەی بە زۆسیم کە هینەکەیە شێخەکەیە وەک بڵێ هینەکەیە چیرۆکی مناڵی خۆیە گێڕێتەوە ئەوەی تایە وەکو چۆن سزا و پاداشت هینێکی تایە کابرا لە مەیخانەکە لە سەرەتای سزا و پاداشتا هینە پاداشت و هین ئەڵێ سزا و پاداشت چی پێڵێن تاوان و سزا ئەوەی ڕۆمانی تاوان و سزا هەری دۆستۆیڤسکی لە سەرەتایە کابرا ژیانی خۆی گێڕێتەوە لە باڕەکە لە هینەکە ئەوەش چیرۆکە لە ناو چیرۆکە لە لای دۆستۆیڤسکی زۆر شتی وای زۆرتیایە لە پڕی ترە چینەوە ئەمەش تەکنیکێکە هەر لە 1970ەوە هەیە گرنگترین ڕۆمان لە مێژووە کە ئەو تەکنیکەی بەکارێناوێ 1970 بەوە ناوبانگی هەیە کە ئەڵێ هینەوەکو پیاز وایە چیرۆکە لە ناو چیرۆکە شەهرەزاد چیرۆکێک گەجێڕێتەوە لە ناو چیرۆکەکەیە کەسێکی تیا چیرۆکێک گەجێڕێتەوە لە ناو ئەو چیرۆکەشە کەسێکی تیا چیرۆک ئەجێڕێتەوە یعنی چیرۆک گێڕەرەوەکە یەک کەس نییە ئەوەش تەکنیکێکی ترە کە دۆستۆیڤسکی ئەوەش بەکارێنێ ئەلبەتە ئەوە کەسێکی ئیتالی زۆرتر بەناوبانگە کە بەکاری هێناوە لە سەدەی چواردەیە بۆکاچیۆ ئەرێ بۆکاچیۆ سەدەی چەندە هاوڕێیان بۆکاچیۆ ئیتر گرنگترین یەکەمین نووسەری کورتە لە 1313 ینی لە سەدەی چواردە 1313 یەکەمین و گەورەترین کورتە چیرۆک نووسە بۆکاچیۆ ئەو تەکنیکەی بەکارێناوە وەکو 1970 ئەلبەتە 1970 نەناسیوە باوەڕ ناکەم چکە لەو سەردەمەیە تازە نووسراوە 1970 هێشتا وەرنەجێڕاوە بۆ لاتینی چکە بۆکاچیۆ بە لاتینی نووسێتی هێشتا ئیتالی و فەڕەنسی و ئەوانە نەبوونەتە زمانی نووسین لەو سەردەمەی بۆکاچیۆیان لە سەدەی چواردەیە تر لە سەدەی 15ەمەوە ئەو زمانانە ئیتر ئەبناهین زمانی ئەوەیە هینە هەر لە سەردەمی ینی سەدەی لەو سەردەمەیە لە ڕاستیا بۆکاچیۆ نا بە هەڵام کردوتمینە لاتینیە ینی لەو سەردەمەوەیە کە ئیتر دەست پێکەن ینی بە ئیتالی و فەڕەنسی و ئیسپانی ئەنووسرێت لەو سەردەمی ئەوە دەست پێکە بەڵام بابەتەکەەوە نییە ئەمە تەکنیکی وەک بڵێ چیرۆکبێژ لەوەی برایانی کارەمازۆڤە ئەوەیە چیتر بابێمە سەر ئەوەی کە بڵێم هینەکە ئەوەش گرنگە کە بڵێن 4 کتێبە 4 بەرگ ینی 4 بەشی گەورەیە ڕۆمانەکە ینی 12 کتێبە کە دابەش بووە بەسەر 4 بەشەوە لە ناو ئەو کتێبانەشە لە ناو 12 کتێبەیە بەشە هەر بەشە و ناوێکی هەیە ینی 4 ڕۆمانەکە بە گشتی ئەتوانی بڵێ 4 بەشە 4 بەشی گەورەیە 4 بەشەکەش هەر یەکی تر دابەش کراوە بە چەند بەرجێکەوە بە هەموویەوە کاتە 12 بەرگ ئەتوانین بڵێ هەر بەشەی و 4 بەرگە
بەرگەکانیش هەر یەک بەشێکە، کۆمەڵێ بەشە، هەیە 7 بەشە، هەیە 10 بەشە، هەیە ئەوەنەیە، ئەو بەشانەش هەمووی ناونشانی هەیە. ینی ئەمەش بۆچی وایە؟ لەبەرەوەی کە بە زنجیرە بڵای کردوێتەوە، بۆیە هەر بەشە و لە ژمارەیەکی ڕۆژنامەکەی بڵای کردوێتەوە و لە کۆتاییشە هینێکەیە، پاشکۆیەکەیە، پاشکۆکەش 3 بەشە، واتە ئیتر سێ ئەڵقەی ڕۆژنامەکە بەو 3 بەشە بڵاو بۆتەوە. لە فەڕەنسیەکەیە نزیکەی 1100 لاپەڕێ وەرگێڕانەکە، ڕۆمانەکە ینی ڕۆمانەکە بەگشتی 1100 لاپەڕەیە ئەوە لەو دەورەیە. ئێستا کەسایەتی سەرەکی با چیرۆکەکە باسکەین، لەگەڵیشە کەسایەتیەکان بازەکەم. کەسایەتیە سەرەکیەکان چێن؟ بنەماڵەی کارامازۆڤە. کارامازۆڤ هەر خۆی ناوەکەی بە مەبەست دۆستۆیڤسکی ناوێکی تورکی هێناوە، قەرە، کارا مەبەستی لە قەرێ. مازۆفەکە بەڕاستی نەمزانی دەمێکە ئەوی نەمخوێنێتەوە، بەڵام بیرم نەماوە مازۆفەکە بەواتای چییە، بەڵام وشەیەکی لێک دراوە، قەرە مازۆف، بەسی لە ڕەشە، قەرە ڕەش ینی. ئەو کاتەیتر شەڕ بووە، هەڵبەتە شەڕێکی مێژووی هەیە هەر ئێستاش لە نێوان ڕووس و تورکە، ینی تورک وەکو بڵێ ینی تورکیان خۆش نەویستووە، هەر ئەوەیە، ینی و کەسایەتیەکی زۆر خراپیشە، بۆیە ینی باوکەکە بۆیە ناوی کارەمازۆفە، بۆیە ناوێکی تورکی بۆ هەڵبژاردووە، وەکوەیە ئیتر تۆ ڕقی لە ئەو سەردەمە ڕقی لە چل نەتەوەیەک بووە، ئەوەیە ناوێکی بۆ نمونەی سەوکوێ ڕۆمانوسێکی ئێمە زۆر ڕقی لە عەرەب بێت، ئەو کاتە ڕاسیست بوون، کەسایەتیەکی زۆر خراپێ هەیە، دزە، درۆزنە، نازانم مرۆڤ کوژە، تاوانکارە، ئیتر ناوێکی عەرەبی لێنەی، ناوێنەی محەممەد ئیبن عەبدل نازانم مطەلیب، ئیتر لە ڕقی عەرەبە بۆ نمونە. ئەمیش دۆستۆیڤسکیش وای کردووە. یەکەمین کەسایەتی باوکەکەیە، باوکەکە فیۆدۆر پاڤلۆڤیچ کارامازۆف. هەڵبەتە هاوڕێیان، ناوی ڕووسی هەمیشە 3 ناوە، ناوی خۆت، باوکت، خێزانەکەت، یعنی ناوی سیانی ئەوانیش، بەڵام ناوی کۆتایی خێزانە، نەک باپیر. فیۆدۆر پاڤلۆڤیچ، فیۆدۆر ناوی خۆیەتی، پاڤلۆڤیچ ناوی باوکێتی، کارامازۆف ناوی خێزانیەتی. پاڤلۆڤیچ ئەگەر ناوی باوکێ بێت، بۆ نمونە ئەگەر کوڕ بیت ئەڵەی پاڤلۆڤیچ، ئەگەر کچ بێت ئەبێ ببێتە پاڤلۆڤنا، یعنی ناوی باوکت ئەبێ بیکەیتە کچێنی بهینە، بیکەیتە مێینە. بۆ نمونە ئەگرافێنە ئەلێکسەندرۆڤنا، ئەگرافێنە چونکە کچە، ناوی باوکی کۆتاییەکەی بە نایەت، ڤنا، بۆ نمونە ئەلێکسەندرۆڤنا. ئەگەر کوڕ بێت، مەسەن برای ئەگرافێنە، بۆ نمونە ئەڵێ دیمیتری ئەلێکسەندرۆڤیچ، ئەبێتە ئەلێکسەندرۆڤیچ، هەر هەمان باوکی هەمان ناوی هەیە، ئەلێکسەندەرە، بەڵام کچەکەی کە بە ناوی باوکیەوە بانگە کرێ، ناوی باوکی ئەبێتە ئەلێکسەندرۆڤنا، یعنی کچی ئەلێکسەندەر. ئیتر ئەوەیە، یعنی ئەوە بۆی بزانن و بەپێی دووری و نزیکی کەسەکان لە یەکەوە ناوهێنانیان جیاوازە. بۆ نمونە بۆ ڕێزگرتن لە کەسێک هەمیشە بێ ناوی خۆی و باوکی بێنی، بۆ نموناڵی فیۆدۆر پاڤلۆڤیچ، ئەوە بۆ ڕێزگرتنە. بەڵام ئەگەر دیمیتری بۆ نمونە لە ڕۆمانەکەیە، کوڕەکان هەر یەکە و بە چەندە یەکێ پێڵێ میتیا، یەکێ میتکا، میتێنکا، میتری،
براکەی بە جۆرێک ناوێنێ، خۆشەویستەکەی بە جۆرێک، دایکی بە جۆرێک، میتکا، میتێنکا یا میتری، میتیا، ئەوە هەیە. ئەمە بۆچی ئەڵێم؟ چونکە لە ڕۆمانی رووسیا زۆر جار لێمان تێگەچێت ئەگەر ئەم یاسایە نەزانین. کەسایەتەکان خۆیان زۆرن، ئەجا هەر یەکێش بە 10 جۆر ناو ببرێت، ئەوە زۆر قورسە. ئیڤان بۆ نمونە، ئیڤان ئەکرێ بە ڤانکا ناوی بێ، بە ڤانێچکا، بە پێی دوورونزیکی کەسەکانە. هەموو کەسێک تۆ هاوڕێیەکی نابێ بڵێ ڤانێچکا، هینێکی بڵێ کەسێک کە نەیناسێ لە شوێن ئیشەکەی بەیەکەوە ئیشەکە ناتوانێت بڵێ ڤانێچکا، ئەبێ بڵێ ئیڤان کارامازۆف یا ئیڤان فیۆدۆرۆڤیچ یا ئەلێکسەی. ئەلێکسەی ئەکرێ بە ناوی ئەلیۆشا، کە لە ڕۆمانەکە زۆرتر بە ئەلیۆشا ناو بە کوڕە بچووکەکەیەتی، کوڕە بچووکەکەی فیۆدۆر پاڤلۆڤیچ کارامازۆف ناوی ئەلێکسەیە. ئەلێکسەی زۆرتر بە ناوی ئەلیۆشا بانگکرێت، بەڵام بە ناوی ئەلیوچکا و ئەلیۆچێنکا و ئەلێکسیش بانگەکرێت. ئیتر کچەکانیش بامان شێوە. زۆر جار بۆ لەبەر خۆشەویستی وا ناویە بێ، زۆر جاریش بۆ سوکایەتیە. ئێستا بە تایبەت بۆ کچەکە ژنەکان ئەگەر ئەو ناوە بڵێ بۆ نمونە گروچێنکە، گروچێنکە ئەو کچەیە کە حەزی لە دیمیتری حەزیلێتی، نابێت لە شوێنی ڕسمی پێی بڵێ گروچێنکە، ئەوە بێڕێزیە. یعنی ئەبێ بە ناوی ئەگرافێنە ئالێکساندرۆڤنا ناوی بێ، بەڵام لە ڕۆمانەکە هەموو کەس پێڵێ گروچێنکە. بۆچی؟ چکە ئەم کچە چکە دایک و باوکی نەماوە و لە ماڵەوە ڕۆشتووە، پیاوێکی دەوڵەمەند گرتوێتی خۆی، وەکو لەش فرۆش حسابەکرێ، وەکو ئەو ڕێزەی نییە لە کۆمەڵگەیە، بۆیە پێڵێن گروچێنکە. کەسایەتیەکان بەگوتم با چیرۆکەکە بژێڕمە، نازانم چیرۆکەکە بژێڕمە. کەسایەتیەکان، کەسایەتیە سەرچیەکان: فیۆدۆر پاڤلۆڤیچ کارامازۆف باوکی کارامازۆڤەکانە دوو ژنی هێناوە. لە ژنی یەکەمی کوڕێکی بووە ناوی دیمیتریە، دیمیتری فیۆدۆرۆڤیچ، ئەوەیە خۆی ناوی فیۆدۆرە، ئەها کوڕەکەی ئیتر ئەبێ پێی بڵێ دیمیتری فیۆدۆرۆڤیچ کارامازۆف. ئەوە کوڕی لە ژنی یەکەمی. لە ژنی دووەمی دوو کوڕی بووە، ئیڤان فیۆدۆرۆڤیچ لەگەڵ ئەلێکسەی فیۆدۆرۆڤیچ. لە ژنێکی شێت، ژنێکی فەقیر، شێت ئیتر شێتی لەو شارۆچکەیە شێتە و ژنە، ئەم دەزرێژی کردوتە سەر، کوڕێکی بووە، یعنی پێوترێ زۆڵەکەی پێڵێن. پاڤێل هین سمێردیاکۆڤی، ناوی سمێردیاکۆڤە. سمێردیاکۆڤ خۆی بە دایکی بەو ژنە شێتیان ئەوت بۆگەنە، هەر لە مەسەلەن سمێردیاکۆڤ لە ماناکەی ئەوەیە. سمێردیاکۆڤ واتە کوڕی بۆگەنە، یعنی ئەمەیان چکە زۆر ناو هەیە لای دۆستۆیڤسکی مانای هەیە بە مەبەست، وەکو کارامازۆف وشەی ڕەشی تیا بەکارێنەوە. سمێردیاکۆڤ ئەوەیە واتە کوڕی بۆگەنە. بۆگەنەش بەو ژنەیانەوت، ژنێکی شێت بووە. دوای باسیەکەین چۆن بوویەتی. ئەگرافێن ئالێکساندرۆڤنا سڤێتلۆڤا گروچێنکە. گروچێنکە ئیتر ئەوەیە کە دیمیتری کوڕە گەورەکەی فیۆدۆر پاڤلۆڤیچ حەز لە یعنی چیرۆکێکی خۆشەویستیە لە نێوان لەگەڵ دوو کچە. یەکێکیان دەستگیرانی ڕسمیەتی کە ناوی کاتێرینا ئیڤانۆڤنا ڤێرخۆڤسێڤا، بەس هەر پێوترێ کاتیایە، کاترینا. لەگەڵ کاترینا دەستگیراندارن، بەڵام ئەو حەزی لە ئەگرافێنایە، حەزی لە گروچەنکە، یعنی ئەو دوو کچەیتیە لە مەسەلەی هینە. زۆسیم هینە وەکو بڵێ شێخێکە، ئەوە دوایی باسیەکەین کە هینە قەشە نییە، شێخە، شتێکی وەکو شێخ وایە، کەسێکی ئاینیە،
بەڵام هینی نییە وەکو هینێکی ڕسمی نییە ئەوە لە ئیتر لە ئەرتۆدۆکسە دوای ئەوە بە تایبەت باسی بکەیت زۆسیم ستارێتە ستارێت وە گوتم وەکو شێخ وایە یعنی بەڕاستی وشەمان نییە بەرامبەر بەوە چکە لە ناو لە بەرامبەرە لە ئیسلامە وەکو ئیتر وەکو شێخە لە بەرامبەر شێخە ئیلیوشا یا ئیلیوشا مناڵێکە ئەویست کەسایەتێکی گرنگی نەکەیە کە مناڵێکە لە ئەمرێت لە ئەڵبەتە بەڵام خۆی ئیتر ئەوە ژێکێکە لە کەسایەتیە گرنگەکان ئەمانە کەسایەتیە سەرچیەکان ئەڵبەتەیتە کەسایەتی لاوەکی زۆری تایە چیرۆکەکە چۆنە چیرۆکەکە بەوە دەست پێکا کە بەشی یەکەمی چیرۆکەکە زۆرتر لەو لە کاتێدراڵێک هینە بێت کاتێدراڵ شێوەیەکە وەکو دەیر وایە منی وەکو دەیرێک وایە کە هینی ڕەبەنەکانی لێ ڕەبەن ئەوانەی کەیتر هینە ئاینیەکان نی گەنجن کوڕە بچووکەکەی فیۆدۆر پاڤلۆڤیچ کە ناوی ئەلیۆشایە هاتووە لای ئەو کابرایە ببێتە مورید یا ببێتە وەکو خەلیفەی لێ بێت تر وەکو هین ینی کابرا زۆسیمە ئەوەی زۆسیم لای ئەو شێخەوەی تر بێتە هین ببێتە شاگردی ئەو شێخە یان بێتە فێرخواز مورید خەلیفە نازانم دەروێش ئەم کابرایەشی تر کابرایەکی زۆر هینە یعنی زۆر کەراماتی هەیە مەسەلەن معجزەی کردووە بۆ نمونە ژنەگیە بۆ لای ڕێک وەکو مەلا عەلی کەڵک هینە ینی ژنیە بۆ لای خەڵکیە بۆ لای ئیتر پێیان ئەڵێن کێشەی خۆیان پێڵێن بۆ نمونە ژنەگیێت ئەڵێ ئیمانم نەماوە چی بکەم زۆرە ترسێ ئەلەرسێ ژنەکە ئەڵێ ئیمانم نەماوە ئەڵێ لە پڕ ئیمانم نەما بەیانیە گازدا ئەڵێ باوەڕم بەخوا نەما چی بکەم یا شێخ زۆرە ترس ئیتر ئەمیش پێڵێ چی بکات و چۆن هین بکات و ژنێک پێڵێ ئەڵێ کوڕەکەم چووە بۆ سەربازی ئەوە چەند نەگەڕاوەتەوە خەڵک نیوەی پێمەڵێ ئەبێت و تازیەی بۆ دانیت و ئیتر تەواو ئەو کوڕە بێ سەر و شوێنە و مردووە و ناکرێت و ئەبێ ئیتر ناکرێ هین بێت و ئەبێ ئیتر لە کەنیسە هینی یادی بۆ هینی بۆ بکەین و ئەوانە ئەڵێ چی بکەم نازانم بەڵام دڵم ئەڵێ کوڕەکەم ماوە یعنی ئێخراپە ئەگەر من نوێژی مردووی بۆ بکەم کوڕەکەم مابێت ئەوە هینە شومە ینی ئەوەش خراپە ئەڵێ نازانم چی بکەم ئیترە میش پێڵێ ئەڵێ بڕۆرەوە ماڵەوە کوڕەکە و ماوە نامە ئەنێرێت ئیترە میژەچێتەوە دوای لە ڕۆمانەکە بیستینەوە کە هەرە و ڕۆژە کە چۆتەوە ماڵەوە نامەی کوڕەکەی بۆ هاتووە ئیترەمە بڵاوە بێتەوە بەناو هەموو رووسایەکە ئەڵێن ئەم کابرایە کەراماتیە شێخێکی گەورەیە ڕێک شێخ لوقمانە شێخ لوقمانە بەڵام تیۆری هەیە کەسێک نییە بڵێ قۆڵبڕ نییە ینی دۆستۆیفسکی زۆر گرنگە ئەو شتە بەلایەوە چکە دۆستۆیفسکی کەسێکی ئاینیە لە ڕاستیا هینە دۆستۆیفسکی ئەو کەسایەتی زۆر بەجددیەناوە چکە کەسی تر هەیە وەکو شێخی تری تایە درۆزنن قۆڵبڕن بەڵام ئەمەیان تیۆری هەیە و دوایەوە ئەم کەسایەتیە لە شوێنێکی ڕۆمانەکە باز لە مناڵی خۆیەکە بۆچی ئەم ڕێگەی گرتوۆتە بەر ئەم ڕێگە ئاینیە و بۆچوونی خۆی هەیە بۆ تەورات بۆ ئینجیل بۆ ژیانی مەسیح بۆ چوون و هینی خۆی هەیە ئەم کابرایە ینی شتێک نییە بڵێ شێخێکی هین نییە ئەمە قۆڵ بڕ بێت ئەلیۆشا ئەچێ بۆ لای ئەو دەرس بخێنێت دەرسەک ئەمەش لەکوێیە ئەم دەیرە لەو شارۆچکەی ماڵی باوکێتی ئەمە بەهۆی ئەوە گەڕێتەوە سەیرەکە براکەی تری ئیڤان کە برای دایک و باوکی خۆیەتی ئیڤانیش گەڕاوەتەوە کەس نازانێت ئیڤان بۆ گەڕاوەتەوە
لە پێشەبا باسی ئەوم کرد بە کەسایەتیەکان تۆزە سیفەتەکانیان باوکیان ئاڵوودەی ئەلکۆحۆلە، کەسێکی زۆر بێڕەوشتە، کەسێکی دزە، درۆزنە، ئیتر هیچ ئەخلاقێکی نییە، هیچ مۆراڵێکی نییە، کەسێکە لە هەموو ژیانە ناچێتە کەنیسە، نوێژ ناکە، ڕۆژوو ناگرێ، هیچ نا، ینی هینە شەو ڕۆژ ئەخواتەوە، شەو ڕۆژ هینە لای لەشفرۆش و ئەمانەیە، پارە ئیتر پارەیە بە لەشفرۆش و هەمیشە خەریکی وەک بڵێ بەرەڵاییە، ینی کەسایەتیەکە بەڵام کۆمێدیشە بەڕاستی، ینی زۆر پێکەی ناوێ، ینی هیچ گوێ هیچ حرمەتێکی نییە ئەو کابرایە فیۆدۆر پاڤلۆڤیچ هیچ نەحرمەتی هەیە نەهەستی هەیە هیچ شەرمی نییە. ژنی یەکەمی دایکی دیمیتری لەسەر چی جیابوونەوە؟ ژنەکە خۆی لەگەڵ پیاوێکی ترا ڕۆی، ینی ئەم پیاوە هیەوە نییە ئیتر لەگەڵ یا بژی، ئەو ژنە لێی ئەیە، ینی چونکە ژنەکە بەهێزترە لەم گەورەتر بووە، ئیتر ئەو بەهێزتر بووە لەمیاوە، ئیتر ئەوەنە تووڕە بووە هەموو جار وای لێ کردووە لی بە لە ناچاریە، ئەم هەمیشە سەرخۆش بووە، ئیتر نەیتوانی و لەگەڵ یا بچێتە شوێنێک هیچ، بۆیە لیاوە زوزوو لیاوە. ئێکە مناڵەکەیانە بێت، مناڵەکە دیمیتری ئەوەیە کوڕی یەکەمی هینە، ئەو مناڵە ئیتر پشتگوێ خات، هەر بیریە چێتۆ مناڵێکی بووە کە دایکی ئەڕوات، دایکی لەگەڵ پیاەکە ئەڕوا، ئیتر ئەم هینە زۆر ماوەیەک ئارە خواتەوە هەرە گری و هاوارەکاوە و ژنەوای لێ کردم و وای لێ کردم و بەرەڵایە و بێئەخلاقە و هەر بنەم بە بنەماڵە بێئەخلاق بوون و تر بە سەرخۆشی ئەچێتە چایخانەوە و هاوارەکە باسی ژنەکەیەکە، ژنەکەشی لەگەڵ پیاەکە ڕۆشتووە بۆ سان پێتەرزبورگ، دوای چەند مانگێک ئەوی تریش درۆزن دەرەچێ، ئیتر ئەم ژنە لە برسێتیە و لە سەرمای ئەمرێت، ئیتر چکە خێزانەکەشی بێبەریەکەن لە خۆیان، پارە و شتیش نابات، مناڵەکەشی بەجێشتووە، ئیتر لە بەتەنیای ئەمرێت، ئیتر هەواڵیێتەوە یان نامەیە گێتەوە کە ژنەکەی مردووە. ئەو مناڵە پشتگوێ خرێت، ئەم پشتگوێخە کارەکەرەکەی هەڵبەتە ماڵی پاڤلۆڤیچ فیۆدۆر پاڤلۆڤیچ ژن و پیاوێکی تایە کە کارەکردن هینن بەردە یا نۆکەرن، وەک بە وتم نۆکەر هێشتا و سەردەمە سەردەمی کۆیلایەتیە، نۆکەر وەکو کۆیلەوە. ئیتر ئەو کارەکەرانە مناڵەکە بەخێوەکەن تا خزمێکی دایکیەت کە تۆزە دەوڵەمەنەوەمانە، مناڵەکە باتە لای خۆی، ئیتر تا تەمەنی 24 ساڵی نایبینێتەوە کابرا، هەر بیری شێتێتەوە هینیشە. دیمیتری ئاوا گەورە بێ، هیچ مناڵێکی لەگەڵ باوکیا گەورە نابێت، هیچیشیان بەیەکەوە گەورە نابن، یعنی 3 بران یەکتر ناناسن، 4 بران هەڵبەتە یەکیان زۆڵەکەشە، هەر 4یان هیچیان نەبەیەکەوە گەورە بوون لەگەڵ باوکیانە. ئەمەش بەمەبەستەوە دۆستۆیڤسکی هینیەکە کە دۆستۆیڤسکی یەکێک لە بابەتە گرنگەکانی خێزانە، تێکچوونی شیرازەی خێزانی رووسیە، زۆر بەمەبەست باسیەکە و بێژگەلەوە هەمیشە ژیانی تایبەتی دۆستۆیڤسکی خۆی کاریگەری هەیە بەسەر ڕۆمانەکانیان. بۆ نمونە لە هیچ ڕۆمانێکی دۆستۆیڤسکیە خێزانێکی ئاسوودە نابینیت، لە هەمویان کێشەی تایە، یا لە هەژاریە خەریکە ئەمرن، یا یەکێکیان تاوانەکە، یا پیاوەکە ئاڵوودەی ئەلکۆحۆلە وەکو باوکی دۆستۆیڤسکی خۆی لە دایکی ئەیات، لە ژنەکە ئەیات یا لە مناڵەکانی ئەیات، یعنی هەمیشە خێزانەکانی ڕۆمانەکانی دۆستۆیڤسکی کێشەی گەورەیان هەیە، بۆی یەکێکە لە بابەتەکان ئەوەیە ڕیالیزمی دۆستۆیڤسکی لەوەیە، ینی لەوەیە کە تازە کاری کردووە باز لە ژیانی خێزانەکە. هیچ ڕۆمانوسێ پێشەوە دوای ئەوەش وەکو دۆستۆیڤسکی باسی خێزانی ڕووسی نەکردووە، هەر باسی خێزانی نەکردو، هیچ ڕۆمانوسێک بەو شێوەی ئەو
باز لە خێزان ناکە مەگەر ئەمیل زۆلا ئەویش جیاوازە ینی بە شێوەی هینە ئەوەیە ئەوە هینە ئەوە کابرا باوکەکە ئاوایە ئیتر بە هەموو شێوەیە ینی ئامادەی مناڵی خۆی فرۆشێ بە پارە بۆ پارە مناڵە فرۆشێ هیچ شینێکی نییە ئیمانی نییە ها جا دۆستۆیڤسکیش بە مەبەست لە کەسایەتیەکانی ئەوانەی کە باوەڕیان بەخوا نیە خراپترین کەسایەتین لە ڕۆمانەکانی دۆستۆیڤسکیە چکە دۆستۆیڤسکی هەر بەڕاستی باوەڕی وابووە و لە ڕۆمانەشە ئەوترێت ئەڵێ کە تۆ باوەڕت نەما هەرچی خراپەیە لە دەستێت تر دەرکەوە ئەمە وانییە کاکە بەڵام لە سەدەی 20 وا دەرچوو ئەو قسەیەی دۆستۆیڤسکی کە زۆر مەشهورە ئەڵێ کە ئاین نەما باوەڕ نەما لای مرۆڤەکان ئەلبەتە مەبەستی بەگشتیە ینی زۆر کەس بۆچی دزی ناکە لە ترسی خوا لەبەرەوە نییە کە دزی خراپە ئەو عەقلیەوەی نییە بڵێ دزی خواش نەبێ منە نایکەم بۆ نمونە من خوایە خوا باوەڕم پێی نییە و خەڵکیش ناکوژم دزی ناکەم ناسان بەڵام لای زۆرینەی خەڵک چونکە زۆرینەی خەڵک هینە دەماخیان نییە ینی تۆ هینە هوشیاریان زۆر بچووکە لەبەر پێویستیان بە خوایەکەیە بۆی بترسن بۆی دزی نەکەن پێویستیان بە ئاینە ئەو دنیای تر دۆزەخ ئەو خەنە ئاگر و جەهەنەم بەهەشت و نازان پێویستیان بەوەیە ئەجینا ئەچن خراپاکەن ینی هەموو شتەکەیان بۆ بەرژەوەندیە یا بچنە باشت یا دوور بن لە دۆزەخ وەکو مەڕوان ینی تو پێویستیان بە ترساندنە دۆستۆیڤسکی باوەڕی وایە نابێ بێباوەڕی بڵاو بێتەوە خەتەرە واش دەرچوو ئێستا مرۆڤی ئەوروپی هەست بە بەتاڵیە دەکات بەدەر لەوەی کە ئەوەی دۆستۆیڤسکی هەڵبەتە ڕاست دەرنەچوو کە ئێستا مرۆڤی ئەوروپی زۆر زیاتر ڕێز لە یاسا ئاگرێ وەک لەو کاتەی کە ئاین بەهێز بوو ینی ئێستا ئەوروپیەکان باوەڕیان بەخواوش زۆر کەمە ینی کەمن بەڵام تاوان زۆر کەمترە لە ئەوروپا لە هەموو مێژووی مرۆڤایەتێ تا تاوانەوە نەکەم نەبووە بەڵام لە لایەکی ترەوە نەبوونی خوا نەبوونی باوەڕ بۆشایی لەلا دروست کردوون ئەو بۆشاییە بە هیچ شتێ پڕ نابێتەوە ئێستا لەوانەیە ئێمە سیرمان لێبێت ئەوروپیەک هاوڕێیان تیرۆریستێکی پێخۆشترە هێشتا لە ئەوروپیەشی تر ئەڵێ ینی هیچ نەبێ ئەو بۆ شتێک ئەمرێت ئەو بۆ شتێک خۆیە کوژێت ئەوانە هێشتا باوەڕیان بە شتێک ماوە هێشتا باوەڕیان بە شت ماوە ئەو بۆشاییەی لە ناو دڵ و دەرونی هینەکە ئەزانێت ئیسلام چییە ئەوروپیەکە بۆ بێتە موسڵمان خۆ ئەزانەی ئیسلام چییە ئەزانەی دژی هەموو شتێکی دژی مافیش نەدژی نازام ئەزانێت بەس شتی خراپی پێ باشترە لە هیچ ئەو بۆشاییە زۆر ترسناکە نەمانی مەسیحێت نەمانی لاوازمووی مەسیحێت نەمانی ئاین دۆستۆیڤسکیەوە بابەتی سەرەکی دۆستۆیڤسکیە بە تایبەت لە برایانی کەرامازۆوە ئەوەڵێ کە خوا نەما ئەیتر هەموو شتێ ڕێپێدراوە ئەوەشی تر مەترسیە ئەوەیە جەنگی جیهانی و یەکەم و دووەمەوەیە ینی لای ئەوان ئەگراف هینە کابرا ئەوەیە بێباوەڕە یەکێکە لە بێباوەڕەکان کوڕی یەکەمی کوڕە گەورەکەی سیفەتی چییە کوڕە گەورەکەی وەکو بڵێ هێمایە بۆ رووسیا بۆ پیاوی ڕووسی بۆ مرۆڤی رووسیا مرۆڤێکی سروشتیە نە زۆر ئاینیە باوەڕدارە زۆر هینە بەڵام ناچێتە کەنیسە نوێژ ناکە وەکو چۆن کورد بەگشتی ئیماندارە بەڵام ئیتر ناچێتە مزگەوت و هین نییە و نازام چی یعنی جێبەجێ ناکە ینی دینەکە پەیڕەو ناکە بەڵام باوەڕدارە زۆر باوەڕدارە دیمیتری کوڕە گەورەکەی باوەڕێکی پتەوی هەیە بەڵام هەمیشە ئەخواتەوە قمارەکە نازانم چییە بەڵام ئەگەر باسی خوای بۆ بکە ئەگری یەکسەر خاچێکی مەسیحی پیشان بە ئەگری کە ئەچێتە کەنیسەشە زۆر بەڕێزەوە چێ بۆ کەنیسە و نازام چی لە مەیخانەکەەوە یەتە دەرەوە چێ بۆ کەنیسە زۆر بەڕێز زۆر ینی
هەردووکێتی کەسێکی سروشتی و خۆماڵیە، کەسێکی خاچیە، بەڵام لە هەمان کاتا ئیتر هینە دۆستۆیڤسکی ئەڵێ لە ڕۆمانەکە ئەڵێ کەسێکە لە نێوان دوو بۆشاییە، بۆشایی ئاسمان و بۆشایی زەوی، واتە ئەکرێت کەسێکە لە ڕووی کەسایەتیەوە لە ڕووی دڵیەوە لە ئاسمانایە، ئەوەندە کەسێکی پاکە بێگەردە وەکو هەوا وایە بەرزە، بەڵام کە لە دەستیەت هەندێک تاوانی لە دەستیە کە وەکوێ قوڵتر، ینی هیچ شوێنێک ئەوە نە تۆ قوڵ ناڕۆیت لە تاوانە، ینی ئەڵێ هەردووکی لە دەستیەت. جاوە لە فەلسەفەیە ئەڵێن ئەوترێ بۆ نمونە مرۆڤ پێکاتووە لە فریشتە و ئاژەڵ، ئەنی بەشێکمان ئاژەڵە بەشێکمان فریشتێ، وەک بڵێ بەشێکمان هەنێگەڵێن بەشێک خوا و ئاژەڵ تێکەڵکە مرۆڤ دەرەچێ، لە ڕوویەکەەوە خواین شت دروزەکەین، ڕۆبۆ دروزەکەین، نازانم داهێنانەکەین، کۆمپیوتەر دروزەکەین، لە لایەکی تریشەوە ئاژەڵین، خەڵکە کوژین، دەستدرێژیەکەین، دزی ئەەکەین، ئیتر ئەوەیە، ینی هەردووکی مانتیایە، جیاوازەکەی ینی ئەوەیە. دیمیتری ڕێک ئەوەیە، جا دۆستۆیڤسکی ئەڵێ پیاوی ڕووسە، پیاوێکی ڕووسە، ینی ڕووس گەورەترین ئیشی گەورەی لە دەستێت، لە لایەکی تریشەوە قێزەوەنترین تاوانی چەکات، ئەوەیە. ئیڤان فیۆدۆرۆڤیچ هینەکەی ڕۆشنبیری بنەماڵەکەیە، هەڵبەتە هەریەکەیان هێمای شتێکەوە کوڕانە. دیمیتری هێمای دابوونەریتە، هێمای سروشتە. ئیڤان فیۆدۆرۆڤیچ هێمای شارستانێتە، هێمای ئایدۆلۆجیایە، هێمای فکرە، هێمای ڕۆشنبیریە، ینی شەرنی ئەرێنی بێت، لای دۆستۆیڤسکی ئەرێنی نییە. ئیڤان ئەلێکسەی فیۆدۆرۆڤیچیچ چونکە بووە بە هین ئەلێکسەی ینی ئەلیۆشا، هینە ینی هینە وەک بڵێ فەقەیە، ئیتر هینە بووە بە کوڕێکی ئاینی، ینی هینە بووە بە فەقێ، بۆ بە هین شاگردی کابرای ئەوەی شێخەکە، ینی بۆ بە مرید خەلیفە، واتە ڕووە ئاینیەکەیەتی. ئەم کەسێک کە زۆر پاکە، زۆر قسەی جوانە، زۆر ینی سڵحی ئەشاعریەکە، ئەمە لە هەمووی بچووکترە بە تەمەن 20 ساڵە. ئیڤان ئەوەی ڕۆشنبیرەکە 22 ساڵە، دیمیتری فیۆدۆرۆڤیچ 28 ساڵەوە بزانم، ئەوی تریش ئەوەی زۆڵەکە 24 ساڵە، ینی لە هین گەورەترە، لە ئیڤان فیۆدۆرۆڤیچ گەورەترە، ینی لە نێوان کوڕە گەورەکە و ئەو دوو کوڕەی ترە. ئەمیان ئاینیە. ئەوی تریشیان زۆڵەکە یان ببورن، ینی ئەوەیە هەر لە ڕۆمانەکە ئاڵێ زۆڵەکە، ینی ئەوەی کە سمیردیاکۆڤ، هەڵبەتە باسی دایکی ئیڤان و دایکی ئەلێکسەی ژنی دووەمی هین، پێشەوەی ژنی دووەم بێنێت ئەم سمیردیاکۆڤەی بووە، هین فیۆدۆر پاڤلۆڤیچ، کچێکە شێتە لەسەر جاداخەوێ، ئیتر لە شارۆچکەیەکی بچووکن لە گوندەکەی، هەموو کەسەی ناسێ، هەموو جارەچێتە ماڵان نانی ئێنێ، بەس نانیشە خوات، کە کێکی بنێ، نقڵی بنێ، نازام چیەوە، هەموویە بە مناڵەکان، ئەگەر دیاری بیتێ جلیش لەبەر ناکات، ینی جل تەنیا پارچەیە جل لەبەرەکە، پارچەیە جلی کورد، هەموو جار جلی ئەکەنە بەر بە زۆر، بەڵامە وەردایەکەنێ پێڵاودا هەر بە پێخاوسی ئەڕوات، شێتە، ئیتر کچێکی شێتە، زمانیشی نییە. ڕۆژێکیان ئەم باوکە بە سەرخۆشی تر دەستدرێژیە کاتە سەر، هەڵبەتە کەس پێی نازانێت. چۆن پێزانن؟ شەوێکیان
بەسەر دیوارەکە یێتە ماڵەکەەوە. کارەکەرەکان گوێیان لە دەنگێکە، وازانن پشیلێ یا سەجێکە ئەقوزێنە نازاهینەکە، ئەچنە دەرەوە سێر لە باخەکەی سیرەکان ژوورێکی کابانێکی بچووکیان هەیە، کوختێکی بچووکە ئەوەی شوێنی خاکە ناز و نازام شوێنی ئەو خەزیان ئەیترهینە کە دەرگاکەنەوە سێرەکەن ئەم ژنە مناڵی بووە، ینی ئەم ژنە شێتە تومەس بە سەر دیوارەکەیە خۆی فڕێیاوەتە خوار هاتووەتە ناو حەوشەکەەوە. بۆچی مناڵەکەی لەبار نەچووە؟ چکە مناڵەکەی تە خەریکە بیبێت، بۆیە لەبار نەچووە. ئەی بۆچی هاتووە بۆ ئەم ماڵە مناڵەکەی ببێت؟ چکە قەت نهاتوە بۆ ماڵە، هاتووە مناڵەکەی لەوێ ببێت چونکە مناڵەکە هی ئەوە، هی ئەو کابرایە. چکە لە دیمەنێکە ئەو کابرایە لەگەڵ کۆمەڵێ برادەریا بە سەرخۆشی شەوێک بە شوێنێکە ئەڕۆن ئەم کچە خەوتووە. جا ئەم کچە بۆگەنەی پێڵەن، چکە کچێکی زۆر پیس و پۆخڕ و زۆر هینە، ینی ئەوەیە گاڵتەی پێکەن و ئیتر لەوەیانە شتێکەڵێ ئیتر دوایی ئێمە تێگەین کە ئەمە دەستدرێژی کردوە لەسەر و بۆیەشە ئەو مناڵە. ئیتر کارەکەرەکان ئەو ژن و پیاوە مناڵێکی خۆیان لە دەست داوە، مناڵێکیان لەبار چووە. ئیتر بۆیە ئەم مناڵە پیاوەکاڵێ ئەمە گریگۆریە ناوی، گریگۆریەڵێ ئەمە دیاری خوایە و بۆی نردوین و ئیتر بە گەورەی بکەین. ژنەکە مردووە، مناڵەکەی بووە بەڵام خۆی مردووە. ئەو مناڵە کە گەورە بێت تر ناوی سمێردیاکۆڤە، بە ناوی دایکی پێڵەن سمێردیاکۆڤە یا شتێکی وایە، ینی سمێردیا دوایی سێرم کرد واتە بۆگەنە، ینی واتە کوڕی بۆگەنە. ئەمە سێ کوڕەکەی فیۆدۆر پاڤلۆڤیچ دوای ئەگرافێنە ئالێکساندرۆڤنا با چیرۆکەکە باسکەم لەوەوە هین بکەم یا با تەواوی بکەم کەسایەتیەکان ڤیدۆیەکی تر چیرۆکەکە بازەکەم. کەسایەتی تری گرنگ ئەگرافێنە ئالێکساندرۆڤنا ژنێکە کچێکە دەستگیرانێکی هەبووە پۆڵۆنی بوون، خەڵکی پۆڵۆنیا. ئەو کاتە هەڵبەتە هەنێ دیمەنی تایە شەڕە قساکەن، ینی ڕووسەکان سوکایەتی بە پۆڵۆنیەکەن و پۆڵۆنی ینی لەوەیە بۆمان دەرەکەوێت کە کابرای پۆڵۆنی ینی کە پۆڵۆنیا داگیر کراوە لەلایەن ڕووسیاوە. ئەو سەردەمەیە کە پۆڵۆنیا سەربەخۆیی نەماوە، سەردەمی شەڕی پۆڵۆنیا و ئیتر لیتوانیا و ئەمانە وەک بڵێ هینیان کردووە، ڕاپەڕینیان کردووە، بەڵام ڕاپەڕینەکە لە خوێن ئایدەدایان پلۆسی و ڕووسەکان و سەربەخۆیەکەیان نەماوە. جاران وەک بڵێ تزاری ڕووسیا هینی بۆ دانان بە ناوچە میری بۆ دانان هەر بۆ ناوچەیەکەوانە، بەڵام ئێستا ئەوەشیان نەماوە. ئیتر وەکو بڵێ کۆمەڵکوژیان ئەکات و دوای ئەیخاتەوە سەر ڕووسیا. گفتوگۆیەکەیە لەو ڕۆمانەیە کە ئەخوانەوە یەکێڵێ دەی بۆ پۆڵۆنیا، ئیتر ئاوا هینەکە نۆش نازام چی، ڕووسەکان ئەڵێن بۆ ڕووسیا، ئیتر پۆڵۆنیەکان ناڵێن قسە ناکەن، ئەڵێن بۆ ڕووسیای جاران، ڕووسیای پێش 1834 شتێکی وایە لە ڕۆمانەکەی، ئاڵێ بۆ ڕووسیای نا، ئاڵێ بۆ ڕووسیای 1811، یعنی ئەو کاتێک کە هێشتا پۆڵۆنیا سەربەخۆ بووە پێشەوەی پۆڵۆنیا بخەنەهین، ینی ژێردەستی بکەن. ینی لە ڕۆمانەکەی هەموو ئەو شتانەی تایە، ئەو شتە وردەکاریانە هەنە جار لە دیمەنێکە یا لە قسەیەکە ئیتر تێگەین مەسەلەکە. ئەگرافێن ئالێکساندرۆڤنا گوتم دەستگیرانێکی پۆڵۆنی هەیە، ئەم پۆڵۆنیە بەجێ هێڵێت. ئەوەش لە ڕووسیایە دەستگیرانێ بەجێ بێڵیت
ئیتر کارەساتێکی گەورەیەوە، چکەوە نییە بڵێ هەر ڕۆژە و دەستگیران بۆڕ نازام چی. هاوسەرگیری ئەو کاتە مەسەلەیەکی ئابووری و کۆمەڵایەتی گەورە بووە. مەسەلەکە تەنیاوە نییە دوو کەس حەزیان لە یەکەودا، ئەوە ئابڕۆچوونێکی گەورە بووە بۆ کچەکە. ئیتر خەتای بێ خەتایی نەبێ کێشەی گەورەیە. لەبەرەوە ئەم کچە ئیتر لە ماڵەوە دەرەکرێت، چونکە کەس نایەنێ، ئیتر ئەوە قۆڵی بڕیوە، ئەچێ هی نەکات، ئەچێتە لای پیرەمێردێکی دەوڵەمەند. ئیتر بەهۆی ئەوەوە وەکو لەش فرۆش ناو دەرەکە یەتە ئەم شارەی ئەمانەوە. دیمیتری کوڕەگەورەکەی فیۆدۆر پاڤلۆڤیچ حەزی لێ ئەکات، شێتانە عاشقێ بێت. کاتێرینا ئیڤانۆڤنا کچی خانەنشینێکی سوپایە، پیاوێکی بەتەمبینە 6 ساڵ وانێ. کێشەیەکی گەورە هەیە، ئەبێ پارەیەکی گەورەی زۆر هەیە کە ئەبێ بیاتەوە، ئەو پارەیە بیاتەوە بە حکومەت. پارەشی نییە، ئەیتر تووشی کێشەی گەورە بێ، ینی هی نەبێت وەک بڵێ بۆ هەتایە ئابڕوویەچێت. کچەکەی ئەبیستێتەوە، هەڵبەتە دوو کچی هەیە، خوشکێکیان دیمیتری، ئەمیان هینە لە سان پێتەربورگ بووە. کاترینا کچێکی زۆر شارستانیە و ئیتر لە شارە گەورە بووە، یعنی کەیێتەوە بۆ گوندەکەیان بۆ شارۆچکەیە هەموو کوڕەکان شەیدای بوونی، تر زۆر هینە، زۆر خانەدانە، زۆر جوانە، زۆر شارستانیە، زۆر جلەکانی تر مۆدێلە، نازانم چییە. کاترینا ئەم دیمیتریە حەزی لێکات، تر دیمیتری شەو ڕۆژە خواتەوە لە نادیە و کابرایەکە لە سپا بووە، ئەمیش هاتوۆتەوە مەسەلەی میراتە، ینی ئەو کوڕە گەورەیە ئەبوو باسیەوە بکەم، کێشەی میراتیە لەگە باوکە. باوکی 6,000 ڕوبڵیە تێ ئەڵێ ترەوە دواهینە حەقی دایکت و نازانە هەموو میراتەکەی دایکت و هەموو شتێکم ماویتە تێ. چکە ئەم کابرای فیۆدۆر پاڤلۆڤیچ باوکی کارامازۆڤەکان بە پارەی ژنی یەکەمی دەوڵەمەند بووە. ژنی یەکەمیشی دایکی هینە دیمیتریە، یان میتیا کوڕێکە هەر لەسەر جادە گەورە بووە، ینی هینی نییە، وە گوتم ینی کوڕێکی ڕووسە، هەر ئەخواتەوە و شەڕەکات و ئیتر کوڕێکی قۆز و بەهێز و نازانەمانەیە لە سپایە بووە، نەخێنەوار هین نییە، ینی بەڵام کوڕێکە زۆر ئیتر ئەوەیە حەزەکات کچێکی وا حەزی لێ بکات، چونکە ئەم هەز بە کەمیەکات کە باوکی ئاوا بێ شەخسیەتە و بێ ڕێزە و بنەماڵەکەی هەمووی بە خراپ ناویان ڕۆشتووە، مناڵەکانی هیچی لە ماڵەوە گەورە نەبوون، هەر یەک خزمێک گەورەی کردوون. ئەم دوو مناڵەش هەڵبەتە هەر سێ مناڵەکە هەر یەک خزمەکانیان بەن گەورەیانەکەن. ئیتر ئەم حەزەکە کچێکی وای دەستکەوێ، ینی کاترینا کە باوکی پارەکانی بۆ نێرێ و ئەبیستێت باوکی کاتەرینا کێشەی پارەی هەیە، بە خوشکەکەی ئەڵێ بڵێ بە کاتەرینا بڵێ ئەگەر بێ بۆ ماڵەکەم منە و پارانەی ئێمێ. هەڵبەتە بۆ ئەوەیە کە ئیتر کچەکە ئیترۆگەوە و پەڕی سوکایەتی، ینی کچێکی گەنج بچێتە ماڵی کوڕێکی زوگورتی، ئەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئیترە و کچە فوتێت. کەچی کاتەرینا ئەچێت، ئیترەوە دوایی لە دادگاکەی بازەکرێ، ینی ئابڕوچوونێکی گەورەیە بۆ کچە، قەت نایەتەوە سەرخۆیەوەی ئیتر باوکێ بژمرێت نابێت تۆ بچیت بۆ لای، بەڵام ئیتر ئەوەیە کچەکە ئەچێت تەنانەت سوشتەی بۆ بۆی پارەکەی باتێ، ترەمیش پارەکەی هاتێ. دوای ئەوە ئیترە بنە دەستگیرانی یەک، ئەو کچە ڕازیە بێت چونکە ژیانی باوکی ڕزگار کردووە، ئامادەی هەموو شتێکە ئەو ژنە
ئەو کچە مادام ئەم کوڕە باوکی ڕزگا کرد ئەبێتە دەستگیران بەڵام ئەم حەزی لێ نییە ئەمەر حەزەکە دەستگیرانێکی هەبێ لە چینی سەرەوە بێت ئەرستۆقراتی بێت تەنیا لەبەرەوەیە ئەجینا هەر حەزی لە هینە لە گروچێنکایە حەزی لەو کچەی ترە کە بە سۆزانی ناوی ڕۆشتووە زۆسیم وە گوتم زۆسیم هینەکەیە شێخەکەیە هێنەکە ئیتر هاتووەتە ناو ئەو دەیرەوە ئەو کاتیدراڵەوە لەوێ مۆناستێر ینی مۆناستێر ینی ڕەبەن شوێنی ڕەبەنە ستارێتی پێڵەن ینی ئەوەی کە ئەو تایتڵە وەکو چۆن لای خۆمان شێخەیە ئەمیش ستارێتی پێڵەن ستارێت جیاوازە لە بۆ نمونە بە قەشە جیاوازە لەوە قەشە لای خۆمان مەلایە بۆ نمونە ینی پلەیەکی جیاوازە شتێکی ڕەسمی نییە و ئەو شوێنە شینە دەیرە نەک مۆناستێرە ینی نەک هین بێت کەنیسە نییە ئیتر کەسێکە هینی هەیە کەراماتی هەیە کەسێکە خەڵک چاگەکاتەوە ینی توانایکی گەورەی هەیە هینی نورانیە ئەو کەسە شێخە ئیتر ئەوەیە دوای ئیلیوشا مناڵێکە ئەو مناڵە کوڕی پیاوێکە کە ئەم پیاوە دیمیتری لە مەیخانەیەک ڕیشی بە ڕیش ڕای کێشاوە و سوکایەتی پێکردو لەو کاتێککە ڕایە کێشە دیمیتری و ئەو کابرایە بە ڕیش ڕایە کێشەوە هێنێتە دەرەوە قوتابی لە قوتابخانە یەنە دەرەوە کوڕەکەی ئەو کابرایە لەو کاتەیە باوکی ئەبینێت ئیتر هاوارەکە ئەچێ بۆ لای بۆ بەرە و هین دیمیتری تر پێڵێ واز لە باوکم بێنە واز لە باوکم بێنەوەمانە کوڕەکەش دیمیتری هینە سەربازە و هینە و کوڕێکی زۆر هینە ینی ئەو سوکایەتی بەو کابرایەکات هینە ئیلیوشا کەساتێکی گرنگە ئەو باوکی ئاوە سوکایەتی پێکراوە ئیتر ئەو مناڵە لەبەر ئەوە ئەمرێت یعنی ئەوەندە کاریگەری تێکا لە ڕووی دەرونیەوە کە ئاوە باوکی سوکایەتی پێکرا لە ناو بازاڕە هەڵبەتە بەشێکی ڕۆمانەکە لە ماڵی ئەمانە ماڵەکەیان چۆنە ئەو کابرایە دوو کچی هەیە ئەم کوڕەشی هەیە ئەم کوڕە تەمەنی وەبزانم 9 ساڵە کچەکەی یەکێکیان 14 ساڵە یەکیان 16 شتێکی وایە بەڕاستی جوان بیرم ناهەژدە یا چەنە یەکیان لە سان پێتەرزبورگ ئەخوێنێت و کاریشەکە گەورەکەیان ینی یەکێکیان کەمەندامە دایکەکەش نیوەشێتە وەکو ینی ئەو ماڵە هەمووی کەمەندام زۆر هەژارن پارەیان نییە و بۆچیش کابرا شەڕی نەکرد لەگەڵ ئەو کوڕەیە هەڵبەتە شەڕ چییە ینی هینی خۆش شەڕی دەستەوەیەخە نیە پێڵیت کەسێک سوکایەتی پێ بکات دوێڵی لەگەڵەکەی دوێڵ ئەوەیە کە بەرامبەر یەک ئیترەرێک و فیشەشێکە تەقێنێ کێی کوشت ئەوەیە بۆچی داوای دوێڵی لێ ناکات چونکە ئەم تاکە پیاوی ماڵەکەیە بەزە و کوڕە ماوە کچەکە کەمەندامە دایکەکەش کەمەندامە شێتە لەبەرەوە ئەڵێ ئەگەر من بکوژرێم ئەمانە بەرەڵا بن هی نەبن کەسیان نامێنێت ئیتر ئەوەیە ینی ئەو کارە ساتێکی گەورەی لە ڕۆمانەکە ئەو کوڕەی تر گاڵتەی پێکەن لە مەکتەب گاڵتەی پێکەن ئەمیش شەڕەکات بە بەردەوامی تر ڕۆژێکیان مناڵەکان هاوپۆلەکانی هەمویان بەردی تێگرن ئەمیشی تر ئەچێتە بەرامبەر ڕووبارێکە ئەو لە بەرامبەر یەکتری بەردەگرنەیەک ئەمان هەمویان بەیەکەوە بەردەگرنە مناڵەکە ئیتر لە شوێنێک بەردێکی بەردایە لە سەنگی ئیتر بەوەی ئەوە نەخۆشەکەوێت و وردە بەهۆی ئەوە نەخۆشەکەوێت بەدەر لەوە ئەمانە هەمووی مانای هەیە دوایی من شیانەکەمەوە لە ڤیدۆی ترا سەگێکی هەیە سەگەکەی خۆشی بە کوشتایەت چونکە
سمیر دیاکۆف ئەو کوڕە زۆڵەکە مناڵەکانی فێر کردووە ئەڵێ نان جاسمێر دیاکۆف هەر لە مناڵیەوە پشیلای ئەکوڵان و نازان ئەم شتانەی هەیە ینی لە ڕۆمانەکە هینا ئەو کەسێکی زۆر شەیتانیە مناڵەکانی فێر کردووە و کوڕی فێر کردووە ئەڵێ نان پارچێ نان بێنە دەرزی تێکە بیە بە سەگەکە ئیتر شتی زۆر هینە ینی زۆر خراپ ینی وەکو بڵێ ئیتر سەگەکەی خۆی بەو ئاوا کوژێ ئەو کوڕە بەهۆی ئەوەنە هینی ئازاری ویژدانی هەیە ئەو مناڵە و بەهۆی ئەو بەردەشی کە پیانە کێشاوە بەهۆی ئەوە ئەمرێت ئەوەش گرنگی خۆی هەیە لای دۆستۆیڤسکی بۆیە هاوڕێیان لێرە ئاوەستم ئەمە جارێ تەنیا کۆنتێکستەکەم پیشانە سەردەمەکە باسی دۆستۆیڤسکی دوایی شێوازی تەکنیکی نووسینەکە دواتر کەسایەتیە سەرچیەکان لە ڤیدۆی داهاتووە باز لە چیرۆکەکە ئاکەم ئەمڕۆ ئەمە نەبەسە ئەمە بێتە پێشەکی و ئیتر وەکو بڵێ بەشی یەک و پێشەکی لە ڤیدۆی داهاتووە باسی چیرۆکی ڕۆمانەکە ئاکەم لە ڤیدۆی دوای ئەوەشە ئیتر شیکاری دەروونناسی کۆمەڵناسی ئەدەبی سیاسی هەموو ئەم شتانە فەلسەفی بۆ ڕۆمانەکەکەین کاتێکی خۆش تا ڤیدۆی داهاتوو